خی گەورە و میهرەبان سڵای خی گەورەتان لە بینەرانی ئەزیزی کەناڵی ئاسمانی پەیام خوشحاڵین لە ڕۆژێکی تر و هەفتەیەکی نوێ بە خزمەتی ئێوەی ئەزیز شاد بووینەوە بۆ ئومێدی کە لە هەر جێگەیەکن ڕۆژگارێکی پڕپەرەکەت و خێرتان هەبێ ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک پڕکە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ ئومێدی کە هەتا کۆتایی لەگەڵمانە. زۆر سپاس بناوی خی گەورە و میهرەبان بینەرانی عزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک گورگۆ بابەتی جیاواز لە خزمەتان نابین لە بەشی یەکەمی پرۆگرامەکەشمانە ئەمڕۆ باس لە پەرتوکێکەکەی ناساندن بۆ پەرتوکێکەکەی ئەویش لەسەر یەکێک لە کەسایەتی زۆر گرنگ و دیارەکانی هەرێمی کوردستان وەروە کوردستانی گەرۆ و بە تایبەتیش کوردستانی باشوور و شاری سلێمانیش ئەویش پەرتوکی کتێبێک بۆ خوێندنەوەی کتێبێکین بۆ جەلالی عومەری ساماغا کە پەرتوکێکە دەربارەیەوە نووسراوە قسە و گفتوگۆ لەو بارەوە دەکەین. بەڵێ مامۆستا شوان هەر دەربارەی بابەتەکانی ڕۆژ لە ئێستەیە مۆندیالی جیهانی بەڕێوەچێ لە وڵاتی قەتەر تەوەری دۆمان تایبەتە بێ بەو بابەتە لێرە ئەمانەوێت بزانین جیاوازیەکانی ئەم مۆندیالە لەگەڵ مۆندیالی پێشووە یاخود مۆندیالەکانی ترا بەگشتی چی بووە جگەلەوەش کۆمەڵێک فیچەر و بڕگۆ بابەتی ترمان ئامادە بێت کە پێشکەشی بینەرانی بەڕێزی. بڵێ دیارە یەکێک لە ڕووداوە گرنگە وەرزشیەکانی جیهان ئەو پاڵەوانەتی جیهانی هەڵبژاردەکانی وڵاتانە ئەم ساڵیش کە با بڵێن دوای 4 ساڵ کە لە وڵاتی قەتەر بەڕێوەچوو بە مۆندیالی 22 هەم لە ساڵی 2022 کۆمەڵێک تایبەتمەندی و گۆڕانکاری و پێشبینی و بابەتی چاوەڕۆنەکراوی زۆری لێیە زۆر لایەن دڵی خۆشە بێ زۆرێک بێتاقەتە بێ وەڵام لە کۆتایە بە ڕۆحی وەرسی وەریگرن ئەمە پاڵەوانتیەکە و بۆ سیرکردنە بە تایبەت لە هەرێمی کوردستان دەبینین لە ئەنگرەکان تۆزێک توندن دڵ یەکترش یەنە نوێ دەکەین بە ڕۆحی وەرزشیەوە سەیری بابەتەکان بکەن واروەها کەس دڵی هیچ لایەنێکی تر نشکێنێ هیچ کەسی تر نشکێنێ کاتێک ئەو هەڵبژاردەی پێی خۆشە براوە دەبیان ئەوەی کە با بڵێن لە مۆندیالەکە دوور دەکەوێتەوە لە کۆتایە ئەمە پاڵەوانتێکە و تەنها بۆ بە ڕۆحی وەرسی بامە وەرگی هیچ لە ئەمەش ناگاتە لایەمە ڕاستە. بەڵێ ئازیزان سەرداشتینە لای پلەکانی کەشوهەوا بزانێکین ئەمڕۆ کەشوهەوا هەرێمی کوردستان و شارەکان چۆنە بێت. دووبارە سڵاتان لێ بیایزان لە شاری سلێمانی لە چالاکیەکە خەڵاتی ڕێزلێنان دراوە بۆ کەسانەی کە چالاکن لە بواری مافەکانی ئافرەتان کارەکەن.
هاوکارانمان چوونەتە ئەوێ و دیمەنێکیان بۆ تۆمار کردوین و پێکەوە بینەری. ئێمە وەکو کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان هەستاین بە مەراسیمێکی ڕێزلێنان بۆ 49 ئافرەتی چالاکوان کە لە بواری ژنانە ئیشیان کردبێ و چالابوون لەو بوارەدا. ئەمڕۆ ئەو چالاکیەمان کرد بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی لەبەرەوەی ئێمە هەست ئەکەین کە ژنان ئەتوانن بڵێم لە کۆمەلگەی ئێمە هەرچەندە پەراوێز خراپێژن بەڵام کۆمەڵێک ژنی چالاکمان هەیە کۆمەڵێکمان هەیە کە وەکو سەربازی ونوان بەڵام ئێمە لەم چالاکیە لە مەراسیمێ بەسەرمانکردنەوە بۆی کە بتوانن لە مەسائلی ژنانە یاخود لە بواری ژنانە زیاتر پەرە بەکارەکانیان بدەن زیاتر بێنە پێش لەو بوارەیە لە ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی ئەم بە گرنگمانزانی ئەم چالاکیمان ئەنجامدا. ئێمە دەستخۆشی لە ڕێکخراوی پاراستنی خێزانەکەین کە ئەمڕۆ خەڵاتی چەندەها ئافرەتیان کرد کە لە بواری خێزانە کارەکەن. لەم کاتەیە ئێمە توانیمانە خزمەت بە بواری ئافرەتان بکەین و نەهێڵین چەندەها خێزانیان ئەو ئافرەتانەی کە لیان قەوماوە تووشی نەهامەتی تووشی ئەوە بن کە تووشی هاوڕەگەزبازی ببن. ئێمە کارەکەین بۆ سەلامەتی خێزان بۆ بەختەوەری خێزان لە ناو کۆمەلگەکەمانە بەو ئامانجەی کە بتوانین کۆمەلگەکەمان بەرەو ئاکارێکی باش و چاک بەرین خزمەت بە وڵاتەکەمان بکەین. عزیزان دیارە یەکێک لەو بارانەی کە مرۆڤ ناتوانێ وازی لێ بێنە بریتە لە خواردن و چێشلێنان و ئامادەکردنی سفرەوخواان بشێکە لە پێداویستیەکانی مرۆڤ بەڵام لەگەڵ یاکرێت کۆمەڵێک ڕازاندنەوە و جوانکاری بکرێت کە مۆمسا شوێن شتیهای مرۆڤ بکاتەوانێت ڕاستەوایە دیارە ئەوەش کە کوردی پێ ناسرێتەوانێت چۆری خواردن و بەتامی خواردن و ڕەنگا و ڕەنگی سفرە و ئەو بابەتانەیە لە شاری کۆیە چێشخانەیەکی کوردەواری هەیە کە لەسەر دیزاینێکی کوردەواریان و کللتوریان و چێشخانەکەیان کردوتەوە هاوکارانمان لەو شارە ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردوون بینەرەبی. من ئالە شوانم دانیشتوی شاری کۆیم هەستان بەکردنەوەی خواردنگەیەکی کوردەواری
لەبەرەوەی لە کۆیە ئەو فکرەیە نەبووە نەمدیتیا حەزم لێ بوو شتێکی جیاواز بکەم سەیرم کرد هەموو خواردنگەکان فاسفوتە و برژاویان هەیە گوتم خواردنێک دروستکەم خواردنگێک دانێم کە کوردەواری بێت لەبەرەوەی حەزم لێیە کەلتور و کەلەپور و تام و چێژی پێشینان و دایک و باوکمان نەڕوە هەستام بە دروستکردنی قوڕاو یاپرا قەرە خەرمان مەزگوفی مریشک کوبا سەروپێ قەل و قاس لە ئێستادا لەبەرەوەی خواردنگەکەم بچووکە دوو کارمەندم هەیە دوو خاتونی زۆر بەڕێز لام ئیش دەکەم من بۆ خۆم وەرزشم تەواو کردو بەڵام بەهۆی ئەوەی کە هەل دامەزاندن نییە و دانە مەزراوین ناچار دەبێت بۆ خۆمان وا بکەین کە هەلی کارێک بۆ خۆمان دروست بکەین وم بیرۆکەکەشم هەر ئەوەیە کە بتوانم کارێک بکەم چەند کەسێکی تریش لە لای من بەهۆی منەوە سوودمەند بن و لەگەڵ مندا کار بکەن کاتی کردنەوەی خواردنگەکەم هەموو ڕۆژێ 11 نیوەڕۆ خواردنەکانم حازر دەبێت بۆ 9 شەو و خواردنەکانیشم لەبەرەوە کوردەواری مەردوژار ئێستا خانمان زۆربیان لە دەرەوە کار دەکەن بە ئامیش دایما حەزمان لە خواردنی کوردەواریە زۆر خۆشە شوێنێکە بێ مەسەلەن میوانێکی لە ناکاوە یان حەزێکە داوەتێکە تەڵەب دەکەی خواردنەکان لای من بەردەستە بەڵام من یەک شتم هەیە پێم خۆشە کە دێیت بۆ خواردن مەسەلەن داوەتێکت هەیە شتێکت هەیە پێشتر تەلەفۆنم بۆ بکەی بۆی من کەمیە خواردنەکە بزانم عادەتی کەسەکان بزانم و خواردنەکان دابین کەم سکاڵە نورەگیر کارمەندم لە خوانی ئالا شوێنێکی جیاوازە یەکەم جارە لە کۆیە ئەو شتە هەبی خواردنەکەیمە کوردەواریە و شوێنی دانیشتن و مێز و کورسیشمانە جیاوازیەکەی ئەوەیە خواردنەکانی مە هەمووی کوردەواریە قوڕاو هەیە کفتەیە دۆڵمەیە کوبەیە جاری وایە قەرە خەرمانی دەکەین برنجە فاسوولیا و ئۆشتانە لە 7 لۆ 9 ئەمە داوام دەکەین ئێرە کراوێ 7 لۆ 9 شەو وڵای زەن دیارە باسکردنی مێژوو وەروەها گێڕانەوەی ڕەنگە وێنەیەک چەندین دێر یاخود زۆر جاریش هێندەی کتێبێکی بچکۆلانە قسەمان بۆ بکە یاخود پەیامی تێدا بێ لە شاری سلێمانیش پێشانگای کراوەتەوە بۆ وێنە مێژوویەکان لێرەدا کۆمەڵێک وێنەی مێژووی نمایی شەکرێن کە هەر کام لە وێنەکان گزارشت لە مێژوویەکەکەن گزارش لە پەیامێکی تایبەت بە خۆیانەکەن و وێنەش بەشێکی گرنگە بە تایبەت دوایەوەی کەوا وێنە دروسە بێ ئێستا تۆمارەکرێت لە ڕابردوو بە تابلۆ بە نمەقاشی و ئەمانە هەبووە بەڵام ئێستاکە وێنەکانیش هەر بەشێکن لە گێڕانەوەکان بەشێکن لە نووسینەوەی مێژوو بەشێکن لە تۆمارکردنی زانیاریەکانی ژیاری ڕابردوو لە شاری سلێمانیش پێشانگایە هەبوو هاوکارە ڕابزانام چەناخان خۆت ڕۆشتی وایە ئەگە تۆزێکیش بۆمان باسکی بابینان باشتر شوان ئەم پێشانگایە لە شاری سلێمانی لە ئەم نەسوورەکە کراوەتەوە لایەن بەڕێزێکەوە کراوەتەوە بەناوی کاک عەلی ئەم بەڕێزاستاوە کۆمەڵێک وێنەی مێژووی جیاوازی کۆکردوتەوە سەبارەت بە مێژووی خەباتی کورد لە ساڵەکانی کۆنەوە هەتا ئەم ساڵانی دواییش تا باسی لە خەڵکی کوردستان کردووە کە چۆن خەباتیان کردووە بە تایبەت هەوڵی داوە هەموو ئەو کەسانە یاخود ئەو بنەماڵانی کە ڕۆڵێکی باشیان هەبووە لە ناو شۆڕشی گەلی کووردا خەباتیان کردووە تا باسییان بکە و هەروەها سەردانیکەری هەبوو ئەو کاتێکی ئێمە ڕۆشنی سەردانمان کرد بڕیاروا بوو پێشانگەکە بۆ 2 ڕۆژ بەردەوام بێت و لەوێژ کۆمەڵێک میوانی بەڕێز قسەیان بۆ ئێمە کردووە و حەزەکەم بینەری بن.
علی عەبدوڵڵا شەریف فۆتۆگرافەر یا کۆکردنەوەی وێنەی مێژوویی ئەم پێشەنگایم کردوێتەوە بۆ ماوەی 3 مانگە من خەریکم تا توانیمە ئەم لەوحانە ئامادەکەم کۆمەڵی وێنەی مێژوویی تایە وێنەکان گزارش لە هەر 4 پارچەی کوردستانەکات خۆی بیرۆکەکە من خۆم هەر زۆر هیوایەتم وێنە و کۆکردنەوەی وێنەی مێژووییە و بە ئەرکێکی مێژوویی ئەزانم بە ئەرکێکی نەتەوەی ئەزانم کردنەوەی پێشەنگا زۆر گرنگە و هەرچەنە ماندووبوون و هیلاکبوونی زۆر تایە لە ڕووی هەم جەستەییشەوە لە ڕووی مادیشەوە بەڵام ئەمە بۆ خزمەتی گەلەکەمە من خۆشحاڵە بم باکردنەوە بە کارکردن لەسەر ئەم بوارە کردنەوەی ئەم پێشەنگایە بەڕاستی کاری ئیش و کاری شتی مێژوویی زۆر گرنگە وێنەی مێژوویی زۆر گرنگە چکی مێژوو وەکو مێژوونووسان باسیەکەن هەر میلەتێک چۆن ئەڵێ زمان ئەبێ بە شوناسی مانەوەی ئەو میلەتە مێژووش بە هەمان شێوە چکی تۆ سەیری هەرچ وێنەیەکی مێژوویی ئەەکەیت تەواو دنیایەک لە سەردەم و ڕوودا و کارەسات و ئەو شتانەی کە ڕوویاوە لە مێژوەکەیە پێتەڵێت لەبەرەوە مێژووی کوردیش بەڕاستی ڕاستە کوردی میلەتی ئەمە نەگەشتوینەتەوە ڕادەی کە ببین بە خاوەنی دەوڵەت بەڵام هەموو شتێکمان هەبووە هەموو مێژوویەکمان هەبووە خاوەنی کولتور بووین خاوەنی ئەو شتانە بووین کە شتوناسی نەتەوەیمانی پێ لە ناو نەچووە بەڵێ ئەم فۆتۆانەی کە هەیە ئەمێنانە بە تەسویری دیجیتال گیراوە بۆی لەسەر MDF بۆی مانەوەی زۆرتر هەبێ بۆی مانەوەی هەبێت و نەفەوتێت ئەم وێنانە گزارش لە 4 پارچەکەی کوردستانەکە وێنەکان بەعزێکیان با بڵین کارەساتە بەسەر میلەتەکەمان هاتووە بەعزێکیان کە مەقاومەیە ینی بەرەنگاری بوونەوەی دوژمن و داگیرکەرانە بەعزێکیشیان کۆمەڵێکیشیان وەکو لەو لاوە دیارە کۆمەڵی سمبلی ئازاکانی کوردن کە لە مەیدانی شەڕا شەهید بوون. وێنانە خۆم چونکی ینی هیوایەتی ئەوم هەیە سەیری شتی مێژووەکەم مێژووە خوێنمەوە کتێبەکانی مێژووە خوێنمەوە مێژووی کوردە خوێنمەوە خۆم زۆر گەڕاوم بۆ ئەم وێنانە وێنەکانم کۆ کردووەتەوە ئەنجا لە هەندێک شوێنیشا لە ئەنتەرنێت دەرمێناوە لە هەندێک شوێنی شار دۆست و برادر هەتا لە ڕۆژهەڵاتەوە زۆر وێنەیان بۆ ناردووم کە بتوانم لەو وێنانە ئیسفادەی لێ بکەم و لێرە عەرزم کردو خستومەتە سەر ئەو پلێتانە و بۆی وەکو پێم وتی بە تەسویری دیجیتال کردومە بۆی بمانەوەی هەبێ ئەمەش بۆ سوودی میلەتەکەمان بۆی مێژووی میلەتەکەمان نەفەوتێ و هەم لە هەمان کاتیشا بۆ یادخستنەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆی لە ڕاستیاکردنەوەی پێشەنگای مێژووی فۆتۆگراف بە تایبەتی لەسەر مێژوو بێ لەسەر میلەتەکە بێ زۆر زەڕورە چکی وەکو بۆم باس کردی کە تۆ شوناسی نەتەوەی میلەتەکە پیشانەیە ئەگەر تۆ خەڵک کۆمەڵانی خەڵک گەنجان لاوان کە سەیری ئەو وێنانەیەکەن هەر یەکێک لەو وێنانە کتێبێک بەسەرهات و با بڵێن لەسەر چۆنەڵی بەقەت کتێبێک شتی لەسەر خوێنرێتەوە کە ئەو سەردەم بۆ نمونە لە ساڵی 1990 کە شێخ مەحموود نەمەرکە قەباتی کرد دژی داگیرکەرانی ئینگلیس یا مەسەلەن ڕۆژاوای کوردستان کە هێرشی داگیرکەران کراوەتە سەری کە چۆن خەباتیان کردووە چەندێ مەقاومەیان کردو چەندی هیلاک بوون چەندی تەسخیان ناوە ئەمانە لەو وێنانە هەمووی دەرەکەوێت ئەوەی کە خوێنەوار بێ ئەوەی کە هەر بە سیرکردنی وێنەکان بۆی دەرەکەوێت کە ئەو ڕووداوانە چۆن بووە بەڵێ ئەمە ڕائەوە بۆی بەڕاستی بەداخەوە گەنجانی ئەمڕۆ زۆریان مێژووی کورد زەمەنی کورد ئەو شتانی کە ڕوویاوە لە مێژووی گەلەکەمانە هەمووی زەڕبی سفرەکەن بەڵام ئەو خۆی وانە ئێستەوەکو وایە کە تۆ سەیری ئەو وێنانەیەکەی کە کوردیش میلەتی ئەمەش خەباتی کردووە دژی داگیرکەرانی کوردستان لە هەر بەشێکی کوردستانە خەباتی کردووە هەوڵی یاوە ئیتر بەڕاستی زلهێزەکان و دەوڵەتان لەگەڵ داگیرکەرانی کوردستان بوون ئیتر ئەم لەم وێنانە و گەنجانش شت تێگەن کەوا مێژووی کوردوان بەوە نەبووە کە ئەوەی ئەوان لی تێگەشتوون کوردیش میلەتی ئەمە زۆر هەوڵی یاوە لە مێژووە. خۆی بە سیرکردنی یەکێک لەو لەوحانە ئەو کەسە تێگات کە
بۆ نمونە سەیری شۆڕشی گەڵواخیەکانەکە ساڵی 1935 و 1936 کە بەداخەوە وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی نازانن ئەنفال ئەو کاتەش هەر هەبووان کە کورد ئەنفال کراوە تەبعید کراوە دوور خراوەتەوە خراونەتە شوێنێک کە بە وردە بە تەدریجی لە ناویان برن ئەوە تا وێنەکان گزارش دەکا ئەوە تا ئافرەتێک لەو حیا بەسراوەتەوە بە زیلێکی عسکەریەوە کە لە کارەساتێکی لەم جۆرانە خەڵک لی تێگا کە کورد ئاوای بەو شێوەیە لێکراوە بەڵام مناڵێک بۆ نمونە سەیری کات دیارە گەورەکانیش کە لەگەڵ ئەوان نابێت یا ئەوان ڕسمیەگرن لای خۆیان بۆیە بەنەوە پیشانیان ئەمە کاریگەری هەیە لەسەر داهاتووی ئێویشە بۆی لێ تێ بکات وڵی بەداخەوە ینی من ئیستا ئەمە هەوڵی کە یاومە بۆم هینە ینی وەکو پێویست لایەنی پەیوەندیدار یا لایەنی ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە هونەرەوە یا بەشی ڕۆشنبیری NGO CDO مانە بەداقەوە ینی پێم وابێ وەکو پێویست یارمەتی هونەرمەندان نایەن ئەو هونەرمەندە خۆی هەوڵەیات بە توانای خۆی بە چالاکی خۆی هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەیەوە تواناکە لای خۆیەتی منیش بە ئەرکی پێویستی خۆمی ئەزانم بەڕاستی چکی ئەماکردنەوەی ئەم پێشنگانە زۆر زەرورە کە لە مێژوو زۆر گرنگە لە بواری میلەتانە چۆن وەکووتمان زمان پێویستیکی ئەوەیە کە ئەو میلەتی پێ بناسێ شوناسی میلەتی پێ بناسێ مێژوش بە هەمان شێوە چکی هەمووی کللتورە هەمووی بەسەرهاتە هەمووی فۆلکلۆری کۆنا هەمووی ڕووداوەکانە تۆ لەیان ئەو کەسە لە لای خۆی کۆیەکە. ناوم شوان نەسرەدینە و دەرچووی بەشی هەندەسەی مەدەنیم و بەس وەکو حەزێکم بۆ مێژوو لە بواری مێژووە زۆر کارم کردو و خاوەنی دوو کتێبم ئێستا لە ژێر چاپایە و دەرنەچووە شەڵا لە ئایندەیەکی نزیک کارکەوێتە بەردیدی خوێنەرە کتێبی یەکەم باسی شۆڕش و ڕۆڵ و کاریگەریەکانی شۆڕشەکەی جوامێران خانەکە لە بزوتنەوەی ڕۆزگاری خوازی کوردایەتیدا دومیش هەر باسی جوامێرە لە بەڵگەنامەکانی عوسمانی و قاجارە کە خۆی لە 500 بەڵگەنامە ئەبینێتەوە ئینشاڵا لە ماوەیەکی نزیکە وەرگێڕانمان بۆ کردووە لە زمانی قاجاری کۆنەوە بۆ زەر زمانی پاراوی کوردی خۆ دەزانی مێژوو ڕۆڵێکی گرنگی ئێمەش پێویستە ئاوڕێک لە ڕابردوومان بدەینەوە وەکو شارەزایانی مێژوو ئەڵێن ئەگەر مێژوو سێ ئاوێنەی هەبێ ئێمە پێویستە دوو ئاوێنەی ڕوو لە دواوە بکەین بۆی ڕابردووی خۆمان ببینین بۆی ئازمون و دانایی و تواناکانی ڕابردوومان بۆ ئێستا بتوانین سوودی لێ وەربگرین پەندی لێ وەربگرین کتێبی یەکەم حەزەکەم زیاتر ڕوونکەمەوە کە باسی شۆڕشەکەی جوامێرخانەکە ئەم کتێبە لە دە بەش پێکاتووە لە سەردەمی مەرحەلەی مناڵی ژیان و قۆڵبوونیەکە بەنێو ژیانی جوامێرە هەتاک و ئەمە بەشی یەکەمە بەشی دۆم باسی ڕۆڵ و کاریگەری جوامێرەکە لە سەردەمی میرنشینی بابانە پاشان دوای بابان ئەم پیاوە هەڵ ئەسێت بە خۆی شۆڕش ئەکات لەگەڵ چەند کەسایەتیەکە پنجایدەن ڕۆڵ و پێگەی ژن لەم شۆڕشەیە کە چی ڕۆڵێکی بۆ ئافرەت لە شۆڕشەکانی جوامێرخانە. زۆر حەزم بە مێژووە من زۆر بە دوواداچوون و کردەوە تێژنەیەکی گەورەمێ بۆ زانکۆی چەرم و سۆران من لە دوای ئەوە کە حەزم بۆ مێژووە بوو لە مناڵەوە کە خولیا بووم چوومە ناو بابەتە مێژووەکانەوە بە تایبەتی لە سنووری ئێران ئەم مێژووە زۆر مێژۆکی بڵاوە ئێمە ئەتوانین چەنەها وەکوتم نزیکەی 120 سەرچاوم لە بەردەسایە باسی کەسایەتی و شۆڕشەکانی جوامێر ئەکا بۆ منە فەتەحنامە چەندها نووسەری گەورەیە دکتۆر ناوی چێ سەرتێف محەممەد ئەمین کتێبێکی دەستنووسێکمانەیە بە ناوی خەسرە و ئاغا لە 1829 نووسێتی کە لە 6 بەش پێک هاتووە باسی ئەم شۆڕشاکات. دیارە وەکوتم کورد بە درێژایی مێژوو لە نەهامەتیا بوو لە قۆناغی بەرگری و شۆڕشا بووە ئافرەتیش پایەکی گرنگی زۆربەی شۆڕشەکان بووە بەس ئەتوانم بڵێم جوامێر تاکە سەرکردە بووە کە سوپایەکی دروست کردووە لە ئافرەت یعنی گرنگێکی زۆر تایبەتی بە ئافرەت داوە دیارە ئافرەت لای جوامێر پێگەیەکی زۆر گەورەی هەبووە توانێتی مەکانەتی گەوریان هەبێت ئەوەی کە حاجی سەی عەباسیەکە تەنانەت دیوخانی گەورە مەکانەتی وەکو حەمام و چی بۆ ئافرەتی ڕێبواران کردووە کە بە
بە مەملەکەتی دەسەڵاتەکەی ڕەت بوونەس بە تایبەتی منتیقەی ئێران خۆتەزانی بۆ نەجەف و کەربەلا بۆ زیارەت ئەچن لەوێ لە ماڵی ئەم ئافرەتانە لە ئەبەن وەکو خزمەتێکی زۆر گەورە بە و ئیناک ئەو بابەتە مێژووی کە من ئینم کرد لێرەدا ئێمە بە سێ وێنە بەشداری لەم پێشانگایی کاگعالیا کە سێ وێنە لێرە بەشداری و ئەمەوێت لە کۆتایی قسەکانیشمە داوا لە هەموو هونەرمەندانەکەم کە برەو بەم کارانە بدەن و هەروەها دەستخۆشیش لە کەعالیەکەم بەڕاستی هەر کوماندوبوونێکی زۆری کێشاوە نزیکەی 50 کەسایەتی لێرەدا کۆ کردێت و توانێتی لە پێشەنگایکیاوە بە بینەرانی نیشان بدا. زۆر سپاسەکەم. ئەوەی من بینیم لە پیشانگاکە سەروەری هۆزی گەڵباخیە لە مێژووە کە مێژوەکەشیان بەشێکە لە مێژووی کورد و هیوادارم لەم جۆرە پیشانگانە بەردەوام بێ بەڵام مەسلەکان لە هەموو مەسلەی هۆزەکان لە مەسلە نەتەوایەکە بتوێتوانەوە لێرە من بۆ شێوەیە بینیم و دەستخۆشیان لەکەم ئەمە خۆی تایبەتە بە هۆزی گەڵباخی بەڵام لەگەڵەوەشا هەندێ هۆزی کەشی تایە سەر ڕۆغزایی تایە من وێنەی حەمەسی خانم دی سلێمان خانم دی هەر بۆ نمونە ئەو سلێمان خانە کاتی خۆی لە مەهاباد ڕەزاشا سەرک عەشیرەتەکانی کۆ کردووە توێشی لیرەیەکی یاوەتە دەستیان کاگاتە سەر سلێمان خانەکەوێتە عەرزەکە شا سەیریەکە سێ جار سەیریەکەکەن دوجار ئەم هەر ناجۆڵێ شادا ئەنوێتەوەی خاتە دەستی لیرەکە دوایی سەرۆزەکان ئەڵێن تۆ ئەمە چۆن کرد بۆ خۆدانە نەویتەوە ئەڵێ من خۆم لە بەرجی خۆما خۆم لەو بە گەورەتر زانم بە بچووتر نازانم ئەمە جار گەورەیە بۆ نەتەوەی کورد ئەم مێژوانە بەداخەوە ئەم نەوانی ئێستا هەیە من وایە بینم بە هیچ جۆرە ئەگەیان لە مێژووی نەتەوەکەی خۆیان نییە ئێمە لە قۆناغی سەرەتایە بووین زۆر بابەتی مێژوویمان نەزانی مناڵی ئێستا بەوەی ئەم هەندی دەستەوانێ بە بۆنی بەڵێ بۆنی ئەتەرنێتەوە باوەڕکە زۆر بێ ئاگەن ئەبێ باوکو دایکەکان ئەبێ کەسوکارەکان ئەبێ مامۆستاکان سەرنج ڕای پێشن بۆ ئەوەی زیاتر ئاگیان لە مەسەلە نەتەوایەتەکەی بێت چونکە ئەگەر وا بڕوا کارەسات ڕۆایە بەڵای من. دووبارە سڵاتان لە بیازان وەک سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێکرد ئەمڕۆ قسە و باس لەسەر کتێبێکەکەین یاخود ناسانێک بۆ کتێبێکەکەین ئەویش پەرتووکی جەلالی عومەری ساماغا بە قەڵەمی هاوڕێکانی پەرتووکێکە لەسەر کەسایەتیەکی زۆر جوانی کوردستان نووسراوە بە قەڵەمی هاوڕێکانی و زیاترەچی لە ناو بابەتەکەەوە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک سالار مەحموودی ڕۆژنامەنووس کاک سالاگەم زۆر بەخێر پەرتووکی جەلالی عومەری ساماغا ئەگەر کۆمنتێکی سەرەتا هەبێ لەسەری. بەڵێ بەناوی خوا سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە کتێبی عومەری جەلالی ساماغا ئەو پیاوەی کە بە پیاوەسپیەکەن ناوبانگی هەیە ئەو پیاوەی بە پیاوی دژەگەندەڵی ناوبانگی هەیە وە کۆزانین لە ساڵی 2006 تا 2000 ناوەڕاستی 2011 سەرۆکی دیوانی چاودێری دارایی بوو یەکێک بوو لە پیاوە زۆر ئازا و زۆر دژەگەندەڵەکان هەم وڵاتە کتێبەکەی ئەو بە قەڵەمی کۆمەڵێک کەسایەتی نووسراوە مامۆسای زانکۆ و کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیر و نووسەری زۆر دیار هەڵبەت جیاوازە لەو بیرەوەری و کتێبانەی کە کەسێکی تر خۆی ئەینووسێت بکەوێت دەستایشکردنی خۆی ئەم کتێبە کۆمەڵێک کەس نووسیویانە کە خاوەنی ئەتیباری گەورن لە ناو کۆمەڵگا خاوەنی بڕوانامەی گەورن لە ناو کۆمەلگا نووسینەکانیان جێگەی بایەخە بۆ یەک کتێبەکە لەم ڕۆ زۆر گرنگە کە کۆمەڵێک کەسایەتی گرنگ نووسیویانەوە پاشان کتێبەکە جیاواز لە ژیان و کەسایەتی و ئەزمونە جیاوازەکانی سیاسی و ئیداری ئەم پیاوە
کۆمەڵێک بەڵگەنامەی لە خۆی گرتووە و بەڵگەنامانەی کەوا پەیوەستن بە کارەکانی دیوانی چاودێری داراییەوە و سەرباری ئەمانەیش کۆمەڵێک کەسایەتی سیاسی زۆر گرنگ هەر لە سەرۆکی کۆمارەوە هەردوو سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم ساڵح فواد مەعسووم و بەرپرسە باڵەکانی تر مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین و دایان نووسەر و ڕۆشنبیری گەورە لەسەر ئەم پیاوە قسەیان کردووە و هەمووان کۆکن لەسەر ئەوەی و هەمووان ستایشەکەن کە یەکێک لە پیاوە زۆر جوانەکان و یەکێکە لەو پیاوانەی کەوا توانیوێتی بە تەنها لە ڕێی دەستگاکەیەوە دەستگای دیوانی چاودێری دارایی بچێتەوە بەگشت گەندەڵیە و ڕۆڵێکی گەورەی گێڕاوە. بەڵێ کاکسەلار عادەنەوەی کە ئێمە بیستومانە ئەم پەرتوکە مێژوویانە کە ئەنووسرێ کەسێکە خۆی وەکو بیرەوەریەک ئەینووسە یاخود لە دوای ئەوە مێژوو نووسێک یاخود مناڵەکانی نزیکەکانی پەرتوکەکەی لەسەر نووسنەوە ئەم بیرۆکەیە لەکوێوە هاتووە کە کۆمەڵێک لە هاوڕێیانی بەجیا باسی جەلالی ساماغا بکەن هەم لە هەڵوێستەکانی هەم لە هاوڕێیەتی هەم لەو کۆمەڵێک ڕوودا و شت کە ئەم نووسەرانە باسی ئەەکەن. بڵێ وەکوتم گرنگیەکەی لەوایە کە خۆی نەینووسیوە و کەسی نزیکی خۆی نەینووسیوە ینی کۆمەڵە کەس نووسیویانە دەرکیان کردووە بەوەی کەوا ئەم پیاوە شایانی ئەوەیەکەوە بنووسرێتەوە شایانی ئەوەیەکەوە ستایش بکرێت کارەکانی کە لە دیوانی چاودێری دارایی کردوێتی ئەو ڕفتارانەی کەوا ئەم پیاوە لە کایەی ئیداریە تەمەنم پیاوە بەر لە ڕاپەڕین پستی جیاوازی بینیوە لە ڕووی ئیداریەوە بەڵام ئەوەی کەوا دیارە لە بریکاری وەزیری دارایی بووە لە حکومەتی هەرێمی کوردستانە دوای سەرۆکی دیوانی چاودێری دارایی کە هاوتایە بە پلەی وەزیری کارەکانی ئەم و ڕفتاری ئەم پیاوە و ئازایەتی ئەم پیاوە و پاکی ئەم پیاوە بۆ تەمایی سەرنج بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک کەس پێیان وابێ بەڕاستی شایانە بەوەی کەوا تەمان کتێبەکە سێ بەرگە بەتەنها بەرگێک نییە وە کتێبێکی قەبارە گەورەیە وەکوتم ینی پڕپڕە لە بەڵگە بۆ ئەوەی کەوا ئەم پیاوە چەند ئینسانێکی گەورە بووە و کەسێکی جیاواز بووە لە وەزیرەکانی تر لەو بەرپرسە حکومیانەی کەوا بە هەزارانن ئەوە ئێمە پێمان وایە کەوا تێوەگلاون لە گەندەڵی و ئینسانێکن کەوا شایان بەوە نەبوون ئەو پۆستە وەرگن ئەم هاوڕێیانەی ئەم پیاوە دەرکیان بۆوە کردو بەر لە مردنی و من پێشم وایە خۆی هیچ داواکاریەکی نەبووە سەبارەت بۆی کەوا بۆی بکرێ بەڵکو ئەوەی کە لە پێشەکیەکانە نووسراوە ئەوەی کە ئەو هاوڕێیانەی لە مامۆسایانی زانکۆ لەو ڕۆژنامە نووس و نووسەرانە کتێبەکانیان ئامادەکردووە پێم وایە لە نووسینەکانی ئەوانەوە دەرەکەوێت کە ئەمە خواستی ئەم هاوڕێیانەی بۆ نەخواستی خۆی. کاک سالار یانی ئەمە منێڵم پێ هەڵدان نیە بەڕاستی قسەی خۆم نییە چکە ئەگە هەر کەسێک کتێبەکە بخوێنێتەوە ینی تایتڵی زۆر زۆر جوانی تایە مەسەن سیاسی سپی بۆ ڕۆژی ڕەش پیاوی ڕۆژی تنگانە مەدرسەی دژە گەندەڵی ینی زۆر زۆر ناونیشان ئەوەشی کە زۆر سەرنجڕاکێشە لە ئەو پەڕی بانگراوندی ئیسلامی تا ئاستی لە نێو کەوانەیەک لێمان تۆڕەنە بە تونڕەوەوە هەتا ئەو پەڕی ئاستی کەسێکی دوور لە ئاین کە با بڵێن چەپەوە هەمان بۆ چوونیانەیە خاڵێکی ئاو بەشانەیە کە جەلالی عومەری ساماغایە ئەتوانین بڵێن ینی خوێندنەوەی بەڕێزت چەندێک گرنگە ینی ئەم نوع کتێبانە زیادکەین چەندێک پێویستمان بەم نوع کەسانە هەیە ینی کوتای خاڵێکی هاوبەشێ لە نێوان چەپ و ڕاست ڕۆژەڵات و باشوور هەمووی کۆکن لەناو ئەو هەموو وێنە ناشرینە یعنی ئەتوانم بڵێم هێشتا کەم کراوە بۆ جەلالی عومەری ساماغا لەناو ئەو هەموو دیمەنە ناشرین لەناو ئەو هەرێمەی کەوا غەرقی گەندەڵی بووە ینی پیاوێکی سپی وەکو جەنابەت وتت پیاوی سپی بۆ ڕۆژی ڕێژ و پیاوی دژە گەندەڵی هەر مەدرسەی قوتابخانەی دژە گەندەڵی ئەتوانین بڵین یەکەمین دەواازە بوو بە ڕوبەڕووبوونەی گەندەڵی و ئەم سەرچاوە بوو بۆ میدیاکان بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە بە دوای گەندەڵیا چن ئەبوو بە سەرچاوە بۆ هەمویان وە جگە لەوەی کەوا ئەم پیاوە لە پێشەکی کتێبەکە یەک قسە زۆر قسەیەکی زۆر جوان نووسراوەڵێ بەرپرسی باڵا تا ئەو کاتە بەهێزە ئەگەر شت بۆ خۆی داوا نەکات ینی بەهێزی ئەم پیاوە لەوا بۆ بێباک بووە جگە لە ئازایەتیەکەی ئەم پیاوە لە زۆر ئەو کاتی بریکاری وەزیری دارایی بۆ ئەو کاتێک کەوا سەرۆکی دیوانی چاودێری دارایی بۆ دەیان بەڵگەی جۆراوجۆر داوای کەمکردنەوەی موچەکەی کردووە سیارەی حکومەت و پاسەوان و ئەو ئیمتیازاتانەی کە خەڵکی تر ڕاکە بۆی شەڕی لە پێناوەکە بە شەرعی و ناشەرعی هەوڵی دەستخستنیەدا ئەم هەمووی ڕەت کردوێتەوە جیا لەوە ئەم پیاوە دوو خانووی زۆر بایەخداری خۆی لە ناو شاری سلێمانیا کە بە پارەیەکی بێشمار ئەژمار کراوە دانەیەکی بەخشیەوە بە وەزارەتی تەندروستیدا ئەوی دیکەیانی بەخشیەوە بە دەستگای دیوانی چاودێری دارایی لە کاتێکا بەرپرسەکانی تر زەوی ئەدزن زەوی تاڵانەکەن یعنی ئەم پیاوە هەموو ئەمانەی کردووە وە سەرباری هەموو ئەمانە
مامۆستا شۆڕ ئەم پیاوە لە دوای ڕاپەڕینەوە یەکێکە لەو کەسانەی کەوا زۆر بە ئازایانە توانی لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ڕۆشنبیر و نووسەری دیکە دەستەیەک دروست کرد بە ناوی پەرۆشی نەتەوەی و بەرامبەر شەڕی ناوخۆ بوەستنەوە. یعنی لە قۆناغێکە ئەمان لە ساڵی 1992 ئەو کاتێکەوە تازە شەڕی ناوخۆی نێوان یەکێتی و پارتی دەستی پێگەر لە سەروبەندی یەکەم هەڵبژاردننی کوردستانە زۆر بە توندی بەگشت ئەم دەسەڵاتە ئاچنەوە هۆشیاری پێدەن کە ینی بەڕاستی ئەمە کارەساتە ئێوە دەستان پێکردەوە. یعنی عومەری ساماخان لێەوە دەستی پێکرد و یەکێکی تر لە ئەو شتێکەوە جێگەی سەرنجە بۆ ئەم پیاوە خەڵکی دیکە داوا ئەکات کە پۆستی پێ بدرێت بکرێ بە وەزیر بریکاری وەزیر یان هەر پۆستێکی دیکەی پێ بدرێ. ئەم پیاوە لەلایەن بەرپرسە باڵاکانەوە داوای لێکراوەکەەوە ئەم پۆستە ئەبێ وەربگرێت پێشنیاری بۆ کراوە کاتێکیشکەوە خانەنشین بووە یان کاتێکە خۆی داوای ئەوەی کردووەکەوە ببەخشرە لە پۆستەکەی لە دەیان ڕێگەی جۆرا و جۆری باڵاوە داوای لێکراوە تکایە بمێنەرەوە تۆ پێویستی لەرا بمێنیتەوە. ینی هەموو ئەمانە پێمانە لەم پیاوە زۆر جیاواز بووە وشایانی ئەوەی ئەم نمونانە باس بکرێت ئێمە سەدان نمونەی ناشرینمانێ سەدان نمونەی خراپمانەی لە بواری ئیداریە لە بواری وەزیفەی گشتیا بەڵام بەڕاستی جێگەی خۆیەتی ئەم پیاوە بێنینە بەرباز و ئاشنای بکەین بە کۆمەڵگەی کوردی و ئاشنای بکەین بە خەڵک بڵێن تکایە ئەم پیاوەمان هەیە ئێوە لانی کەم کەمێک بە ڕێگەی ئەما بچن. یەکێک لە ناونیشانەکانە نووسراوە ئەو پیاوەی پستی سەرۆکی هەرێمی ڕەت کردەوە. ئەم ڕووداوە چۆن بووە کاک وەبزانم کاک بەهادی نووری ئەیگێڕێتەوە کە من باسیەوە مامۆ چۆن کەسێک لەو ئاستە لە تجایەتیکردنی گەندەڵی و بە گژاچوونەوەی گەندەڵیە پۆستێکی لەو جۆرەی ڕەت کردوێتەوە مە بەستی چی بووە لەم ڕەت بەڵێ هەڵبەت چەندان پۆستی تری ڕەت کردوێتەوە ینی لە ئەو سەردەمەی کەوا گۆڕان لە مینی بەهێزیە بوو بەشداری حکومەتی کرد لەلایەن کاکنوشیروانەوە داوای لەکراوەکەەوە پۆستی وەزارەتی دارایی وەرگری ڕەتی کردوێتەوە. ئەمەش بۆ خۆی ینی دیسان گەورەی ئەو پیاوەیە کە خەڵکی دڕاکا بۆی وە لە چەندین دەواازەوە لە هەوڵی بەدەستخستنی پۆستایە. ئەو کاتێشیکەوا لە 2011 ئیتر وادەی سەرۆکایەتی هەرێم کۆتایی پێێت و هەمومان ئەو دیمەنەمان لە بەرچاوەکەی داواکرێت پۆستی سەرۆکی هەرێم جارێکی تر درێژ نەکرێتەوە کەسێکی تر خۆی کاندید کا بۆ ئەم پۆستە لەلایەن کۆمەڵێک کەسی جیاوازەوە داوا لەم پیاوە کرێتکەوا خۆی کاندید بکەوە پێشی ئەڵێن کەوا پاڵپشتێکی گەورەیە کرێن بۆ ئەوەی کەوا بێتە کاندیدێکی بەهێز بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم بەڵام وەکو باسەکرێ وەکو بەڵگەکان لە ناو کتێبەکە ئاماژەی پێدراوە ئەم پیاوە هەرچەندە بۆ خۆی ڕەتیە کاتەوە کە داوایەکی بەم جۆرەی لێکرابێ بەڵام لە ناوەندە میدیایی و هینەکەی کوردستانە ینی ئەم شتە باس کرا و ڕوژێنرا یعنی لە خۆیەوە نییە کەسێکی ناوداری وەکو مامۆستا بەهادی نووری کە وەفاتی کردووە سکرتێری پێشووتری حیزبی شووعی ستایشێکا لەسەرەوەی کەوا ئەم پیاوە پێویستە کە خۆی کاندید بکە و داوایشی لێ کات کەوا خۆی کاندید بکە بۆ ئەوەی کەوا پیاوێکی گەورە وەک پیاوێکی گرنگە بۆ ئەوی بچێتە ناو ئەم کێبرکەوە بێ بە بچێتە ناو ئەو مەیدانەی کەوا خۆی کاندید بکە بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم. کاک سەلاخۆی ڕێ خاڵە گرنگەکە لێرەیە ینی ئێستا بڕێزت ڕۆژنامەنووسێکی دڵیام چاودێرێکی باشی دۆخەکەیەکی کوردستان لە بارەدۆخێکە ینی بە سەراحەت بڵین یەکێتی و پارتی زۆر لەگەڵ یەک کۆک نین ینی بە شوێن خاڵی هاوبەشان ناگەڕن ینی لە کۆتای بێ کۆمەڵی کەس هەبن بتوانن هەموو لایەنەکان کۆکردنەوە ینی من بەڕاستی سەرنج ڕاکێش ینی بەڕاستیە بێ قسە لەسەرمە بکەین لە پێرستەکەیە مامۆستا بەهادی نووریمان هەیە سکرتێری پێشووی حیزبی شووعی لە خوارەوە مامۆستا سەلاحەدین بەهادینمانەیە با بڵێن یەکگرتووی ئیسلامی ینی سەرۆکی زانکۆ بیگرە بۆ سەرۆکی کۆمار بۆ کەسانی یاسیانی هەمووی کە باز لە کاک جەلالی عومەری ساماغاکە بەدڵیەتی ینی ئێستا ینی جەوهەری بابەتەکەمە وروژاندنی خاڵە هاوبەشەکان دۆزینەوەی کەسایەتی خاوبەشەکان کە هەمووی قبوڵیەتی ناساندنی زیاتر قسە لەسەرکردنی ئەمە گرنگ نییە یان زۆر پێویست نییە بۆ ئێستا ینی ئەو کاتە زۆر گرنگترە بێت کە ئێمە ئەو دۆخە بینین چەند تەواازەی چەند جیاوازیەکان قۆڵەکرێتەوە ینی ئەمە وەکوتم ئەم پیاوە هەموو کەس یار و نەیار قسەی لەسەرەکە ینی هەمووان کۆکن بڵێ نامەبستم دیار ڕەنگە لە ڕووی فکر ڕەنگ ئەوانەیشی کە ئەم پیاوە ڕوبەڕوویان بووتەوە لە ڕووی گەندەڵیەوە تەنانەت وەکو پێم وتی کەسێک نییە کەوا بەڵگە بخاتە ڕوو بەوەی کەوا ئەم پیاوە ڕۆژە لە ڕۆژان کەم تاریخەمیەکی هەبوو بێ یعنی ئێمە
خاڵێکی لاواز شک نابین لەم دەواازەوە بین قسەی لەسەر بکەین ئەم پیاوە جەلالی عومەری ساماغا جیا لە ئازایەتیەکەی لەو لای شۆ ینی بەرپرسێکی زۆر پاک بووە سەر نەک هەر پاک بووە ینی لە مڵکی خۆی لە سەرۆتی خۆی بەخشیوە بە حکوومەت ینی وەکوتم لەکوێ لە کاتێکا کە ئێمە غەرقی گەندەڵی بووین 2600 راپۆرتی جیاجای دیوانی چاودێری دارایی بەرز کردوەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کەوا ئیشی لەسەر بکرێت و گەندەڵی و فەزاحەتی داودەستگاکانی حکوومەتی خزۆتە ڕووی ینی ئەمە بەڕاستی یەنیشێکی زۆر گەورەیە 86 کەس لە بەرپرسانی باڵا لە ناو حکوومەت یاریمی کوردستانە بەرپرسی فەرمانگەکان تاوەکو ئاستی وەزیر خراونەتە بەردەم دادگاوە کە لە ئەنجامی راپۆرتەکانی عومەری ساماغا و دەستگای دیوانی چاودێری داراییەوە لێ پێچینەوەیان لەگەڵا کراوە بەکوتم سەرباری هەموو ئەمانە عومەری ساماغا گشت خەڵکی زۆر گەورە چۆتەوە یعنی لە کاتێکا هاتووە قسەی لەسەر گەندەڵی کردووە ینی کەم کەس هێشتا قدرەتی ئەوەیانە بووە بە ڕۆژنامەنووسە زۆر ئازاکانیشەوە بێن لەسەر گەندەڵی قسە بکەن راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی لە ناوەڕاستی 2000ەکانە بوو بە سەرچاوەیەکی باش بۆ ئەو میدیاکارانەی بۆ ئەو میدیایانەی کەوا بەدوای کەیسی گەندەڵیە چون لە هەرێمی کوردستان بەدەستنی زانیاری بڵێ هەمووی سەرچاوی زانیاری بوو بۆ هەموو ئەوانەی کەوا گەندەڵی ڕۆژنامەنووسێک بیویستە گەندەڵی دارایی فەرمانگەیەک وەزارەتێک بەرپرسێک بڵاو بکاتەوە سەرچاوە سەرەکیەکەی دیوانی چاودێری دارایی بۆ ئەو راپۆرتانە بوون کەوا لە دەستگای چاودێری دارایی جەلالی ساماغاوە دەرەچوون دانی هەموو ئەمانە کوتم بەگشت خەڵکی زۆر گەورە چۆتەوە لە ئاستی مەکتەبی سیاسی ئەم حیزبانە ینی ئەم وای لێ کردووە گەندەڵیەکەی و ئەو فەزاحەتانە و ئەو داگیرکاریانەی کەەوە ئەنجامی داوە لی قبوڵ نەکردووەوە خستوێتێ ناو چوارچێوە راپۆرتەکانیەوە بەرزی کردو بۆ لایەنی پەیوەندیدارەکان سەرباری هەموو ئەمانە ئەم پیاوە دژایەتی زۆر کراوە ئەنی ئەمە هەندێک جار پێمان وایە بە تەنها کەسێک ناتوانێت ئیش بکرێت بە تەنها بەرپرسێک ناتوانێت ڕۆڵی گەورە بگێڕە لە کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵیە یان ئاستی گەندەڵی بێنێتە خوارەوە بەڵام بە پێچەوانەوە ئەم پیاوە پێماناڵێت بەڕاستی ئینسان ئەگەر پاک بوو ئینسان ئەگەر نەترسا ئینسان ئەگەر پارە ئەخلاقی شەڕ نەکرد دزی ئەخلاقی شەڕ نەکرد شتی بۆ خۆی داوا نەکرد توانێت شتی گەورە بکە توانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە و تەنانەت لەناو ئەو حیزبانێکیە کە ئەم گەندەڵەکانی بەرپرسەکانیانی خستوەر دەڕوو پاڵپشتی بۆ دروست ببێ هەرچەنەوە خوتم ئەم بەتەنها بوو بەڵام توانی ڕۆڵێکی گەورە بگێڕێ و نەخشە ڕێگایەک دابڕێژێت بەڕاستی لانی کەم هەبن ئەو ڕێبارانەی بەم ڕێگا ئەڕۆن و ببنە پاڵپشتێکی گەورە بۆ میدیاکاران و بۆ هێزە معارەزەکانیش ینی بەڕاستی لەو سەردەمەی کە هێزەکانی معارەزە لە ئاستێکی باشابوون ڕۆبەڕۆی دەسەڵاتە بوونەوە دیسان دیوانی چاودێری دارایی ئەو راپۆرتانەی لێرەوە دەرەچوون ئەبوونە سەرچاوەیەکی باش بۆ میدیاکانی ئەوان بۆی لێوەوە جارێکی تر کۆڵە شەڕی خۆیانی پێ بکەن بەرامبەر بە دەسەڵات و بە خەڵک بڵێن ئەم دەسەڵاتە پڕپڕە لە گەندەڵی کاکسالار یەکێک لەو شوێنەوارە خراپانی کە بەردەوامبوونی گەندەڵی بەسەر خەڵکی یاریمی کوردستانە هێناوێتیەوەیە کە گەشتنەوە ئەو قەناعەتی کە بڵێ گۆڕانکاری بە کەسێک ناکرێ ئیلا بێ ئەمانە هەمویان بڕۆن کۆمەڵێکی تر بێن ئەجا بەڵام کە ئەم جۆرە چیرۆکانە ئەبیستینەوە ئەم جۆرە کەسایەتیانە بینەوە بۆمان دەرەکەوێت کە ئەکرێ گۆڕانکاری بکرێ بەڵام ئەوە لای من پرسیارە کەسێک کە بیەوێ گۆڕانکاری بکە لە ناو حکوومەتە لە شوێنێکا کە گەندەڵی هەبێ ئەگەر باگراوندێکی حیزبی هەبێ ئیشەکانی چۆن بۆکرێ ئەگەر باگراوندی حیزبی نەبێت چۆن ئیشەکانی بۆکرێ بڵێ ئەنی ئەم پیاوە کاکجەلال حیزبی نەبووە ئەنی ئەمە مەزانین لە هەرێمی کوردستانە پۆستەکان بە تایبەتی لە پۆستی وەزارەت و بریکاری وەزیر و تا بەڕێوەبەرەکانیش ئەمانە پشکی حیزبین و حیزب ئەمانە دایان بەڕێوەبەری تا بەڕێوەبەری قوتابخانێک ئەمانە حیزب دایانە نێو لەسەر پشکی حیزب ئەچنە ئەوێ بەڵام ئەم پیاوە ینی کارێکی کردووە ینی پێگەی ئەم پیاوە ئەخلاقی ئەم پیاوە بە جۆرێک بووە تەنانەت ئەم هێزانێکی کەوا ئەم پیاوە ئەندامی ئەوان نەبوو ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە بە وشەیەکیش ستایش و خێری نەبوو بێ بۆ حیزبەکانیان دێن داوای لێ یەکەنکەوە ئەم پۆستە وەرگێ یان لەو پۆستا بمێنێتەوە وەکوتمان هەموو کەس کۆکە لە کوردستانە
بە هەردوو دەڤەرەکەەوە نەکرد کاک جەلال لە دەڤەری سەوزا بووە لێرە بەڕێوەبەری دیوانی چاودێری دارایی بووە ئەوانەشی کە ستایشیەکەن لە دەڤەری ئەو لایشن یعنی بە هەموو کاکسەلا ینی کتێبەکە بخێن تۆ ینی سنوورەکانی کوردستانی باشووریش لە ڕۆژهەڵات سیاسەکانی ڕۆژهەڵات وەسفەکەن عەبدوڵای موحتەدی هەمووی وەسفیەکەن زۆر تەواو کەواتە کاکسەلار ینی هەم گرنگیدان بەم کەسایەتیانە هەم گرنگی ئەم کتێبە بچینەوە سەر کتێبەکە چەندێک گرنگە ئێمەش ینی سوود لە نمونونەکان وەرگین ینی هەم سوود لە خودی شخصەکە وەرگین هێشتا دەرفەت لە دەست نەچوانی خۆسپاس بەخوا لە ژیانە بتوانین لە خاڵێکی یاوبەشەوە لە ماڵێکی یاوبەشەوە ئیتر تۆزێک تەفرەقەکان وەلانین هەز ناکەن تەوقیتەکەی زۆر باشە کتێبە بۆ خۆی وەکوتم نووسینەوەی بیرەوەری یان ئەم جۆرە کتێبانە گرنگەکەی لە چیە ینی ئاشنامانەکە بە بارودۆخی سیاسی و ئیداری لەو قۆناغەک ئەم کەسە کاری تیا کردو ئەمەیەک دووهەم ئاشنامانەکە بەوەی کەوە ئەم پیاوە توانیوەتی چی بکە وەکوتم زۆر کەس بیرەوەریە نووسێتەوە وەکو ئەڵێ خۆی خۆی ئەینووسێتەوە ئەم کۆمەڵی کەس نووسیویانەتەوە ڕەنگە من بۆ خۆم ڕاستە لەو قۆناغی کە گەرمەی ئیشی دیوانی چاودێری دارایی و کاک جەلال بۆ راپۆرتەکانی ئەوان راپۆرت لە چەندان راپۆرتی ڕۆژنامەنووسی و بنکۆڵکاریە کەڵکمان لە زانیاریەکانی ئەوان وەرگرتووە لەو ژمارانە وەرگرتووە کوتم 2700 راپۆرت لەسەر دام و دەستگاکانی حکوومەت ئەمان نووسیویان و ئامادەیان کردو بەڵام من هەرگیز لە نزیکەوە نەمدیوە ڕوبەڕوو نەمدیوە ڕەنگە لە دووری 100 مەتریشەوە نەمدیوێ بەڵام لە ئەنجامی ئەو کارانەی کەەوە ئەم پیاوە کردوێتی و لە ئەنجامی ئەو کتێبەی کە خوێندومەتەوە ئەو سێبەرگە کتێبە و ئەو بەڵگانەی لەناو ئەم کتێبە یعنی مکۆڵە زێڕی پاک لە ئاگر نادرسێ زۆر بێباکە ینی تۆ نەک وەکوتم هەشت بۆ خۆی داواناکە بەڵکو ئەوەشی هەیەی ئەی بەخشێ ئەو شتێکی کەی خۆیەتی ئەی بەخشێ یعنی لە زمانی ئەو کەسانی لەگەڵ یا ئیشیان کردووە ینی پێمان ئەڵێ ئەم پیاوە چ ئینسانێکی بەهێز بووە و چ ئینسانێکە گرنگە بەڕاستی بەم ڕێگا بڕۆین و گرنگە ئێمە وەکو وتان ئێمە ستایشی ئەمانە بکەین و ڕۆڵیان دەربخەین بۆ ئەوەی بەڕاستی وەکو نمونەیەکی جوان ئەم پیاوانە بێنینەوە سەرباری هەموو ئەمانە ئەوکوتم ئازایی ئەم پیاوە یعنی بەڕاستی لە ڕادە بە دەربووە لە کاتێکا کەەوە لە دەیان شوێنەوە درایەتیشی کراوە لە دەیان شوێنەوە ئەرخەڵی بۆ دروست کراوەوە تەنانەت لە هەندێک لەو کەسانە کە میدیایان هەبووە هەوڵیان داوە ڕوخساری ئەم پیاوە بە جۆرێک لە جۆرەکان نیشان بدەن کە ئەم پیاوە گەورە نییە لەمپەری بۆ دروستکەن بۆ ئەوەی کارەکانی بەردەوام نەبێ و بۆم ئازایەتیە نێتە پێشەوە جیاواز لە هەر هەموو ئەم شتانێکەوە باسماگرن پیاوە ئینسانێکە هیچ حەزی لە خۆ دەرخستن نەبووە ینی هەموو ئێوە میدیاکارن و ئێمەشزانی ئەم پیاوە بە دەگمەن دیومانە لە ناو میدیاکانەوە بێت قسە بکات لەسەر خۆی بڵێ من وام کرد بە دیمەنی هەر نییە و زۆر جار ئەو خەڵاتانەی پێدراوە یعنی لەسەر ئاستی ئەوروپا یەکێتی ئابووری ناسان و کارگێڕی ناسان ئەمانە کیدۆ خەڵاتی ڕێزلێنانیان لە ئاستێکی باڵا پێبەخشیوە نەچوە خەڵاتەکە وەرگێ بۆ ئەوی دەرنەکەوێت کەسێکی ڕاستپاردووە و لە کوردستانە چەند جار خەڵاتی ڕێزلێنانی پێدراوە بۆ ئەوەی نەچێتە بەردەم کۆمەڵی خەڵکو و کۆمەڵێک شاشە و میدیا ستایش بکرێت حەزی لەوە نەبووە کەسێکی تری ڕاستپاردووە کەوا لە جیاتی ئەو بچێت ئەم مینە وەربگرێ یعنی ئەمە گەورەیە بەڕاستی ئینسان نێت خۆی باسی خۆی بکە ئینسان نێت خۆی وەسفی خۆی بکات و بڵێ من ئەوەم کردووە ئێمە ئەوانەشی کە هیچ ناکەن ئەوانەشی کە تێوەگلاون لە گەندەڵی ئەوانەشی کەوا بارن بەسەر دام و دەستگاکانی حکوومەت و بەسەر کۆمەڵگەی کوردیەوە دێن منەتەکەن بەسەر خەڵکا ستایشی خۆیانەکەن ئەم پیاوە سەرباری هەموو ئەمانە بەڕاستی یەکێکە لە نمونە جوانەکان کەوا باسی خۆیەکە وەکۆی ئەڵێ ینی کوتومت ئینسانێک ئەگەر لەبەر خاتری خوا ئیش بکات من نازانم فیکر و دنیا بینی ئەم پیاوە چۆنە لەو ڕۆوە بەڵام ئەو ئینسانانەی کەوا وەکو عاریفانە و زاهیدانە ئەتوانین بڵێن ئەم پیاوە زاهیدێکی ئیداری بووە بەم جۆرە ئیشی کردووە کە ئەو ئیشانەی کە کردێتی بۆ خەڵکو و بۆ خوا و پێویستی بەوە نەبووە نەخۆی ستایشی خۆی بکات وە نە لە زۆر شوێنە دەربکەوێت بۆ ئەوی بڵێن ئەم پیاوەیە و وەسف کرێت کاک سەلار نەمانی ئەم جۆرە کەسانە لە ناو پرۆسە حکومداریە یاخودکردنەوەی ئەم نمونانە لە ناو کۆمەڵگایە ئەکرێت فەراغی دروست بکات مەسەڵ لەم کتێبە نەنووسرایە هاوڕەکانی هیچیان لەسەر نەوتایە شتێک ڕوو ئەدا یعنی ماڵین کەسێکە ئیشی کردووە بە پاک کردوێتی بۆ خوای کردووە بەڵێ وڵی خۆی ئەمە چۆن باسی گەندەڵکارانەکەین باسی ئەو کەسانەکەین کەوا فەزاحەتیان هەیە ینی زۆر گرنگی شەباسی ئەم ئینسانانە بکرێت کەوا ڕۆڵی گەورە گرنگیان گەڕاوە
باسی ئەو ئینسانانە بکرێت کە ناوی پیاوە سپیەکەیە بۆ ڕۆژی ڕەش ناوی سەرمەشقی دژە گەندەڵیە ئەنی ئەمە بێ بخینە ڕوو ئێمە بۆ ئەوەی لانی کەم کە باسی ئەممان کرد ئەزانین خەڵکی تر چۆنە ستایش ئەمانە بکرێ بۆ ئەوەی کەوا ملانی کەم پاداشتێکی بچووک بدرێنەوە ینی ئەمە ئەم کردوێتی بە ئاسانی وڵا ئینسانێک ئەگەر زۆر گەورەیە ئینسان هی خۆی ببەخشێت ماڵی خۆی ببەخشێ وتمان ئەم پیاوە لە کاتێکە ماڵی خۆی بەخشیوە خەڵکی تر خەریکی دزی بووە ینی ئەم نمونانە باسکردنی بە بڕای من بۆ کۆمەڵگەی ئێمە زۆر گرنگەوە هەموو لایەکی پیاشنا بکەین بە بڕای من ئەم کتێبە یەکێک بوو لە هەرە گرنگترینە و کتێبانی کە ئەوە بنووسرایەتەوە چونکە دوای مردنی خۆی ڕەنگە گرنگێکی ئەو تۆی نەبووایە مادام ئێستا لە ژیانایە ئەو کەسانەی کەوا کتێبەکەیان نووسی و ئیشێکی زۆر گەورەیان کردووە بە ئێماڵێن پیاوی گەورە و گرنگیشمانەی ئەگەر دەرفەتی پێ بدرێ و پێویستە ئەمانە ڕۆڵیان بەرز بنرخێنرێت نەک ئەم ڕەنگە خەڵکی تریشە بێ ئێمە دەرکمان پێ نەکرد بێ بەڵام ئەم پیاوە یەکێکە لە نمونە جوانەکە کاک سالار بێگومان خوێندنەوە لە تەمەنێکی کامڵە بە هەموو شێوەیەک باوەڕ ناکەم گە سوودی نەبێ زیانی نیە بەڵام خوێندنەوە تا خوێندنەوەش بۆ من ڕەنگە ئەسەر گرنگ بێ لە بواری میدیا بخوێنەوە یاخود ئەو پسپۆڕی خۆم هەیە پێشنیارێکی کی ئەمە بۆ کێ زەڕور ئەم کتێبە پێش هەمومان دەستی بۆ بەرێ تۆزە تەجروبەی لێ وەرگێ ینی سوود لە وەزمونە ئەو وەرگێ هیچ جەو وەکوتی لەناو کەوانێکە جەو بیگرێ کە تۆزێک کاری متەسیر بێ بم پیاوە خۆ لە کۆتایە هەموو شتێک تەسیراتێکی هەیە بۆ کێ زەڕورم کتێبە پێشنیار با بکەین لێرەوە ینی بەڕاستی خۆ نەچوە بچێ با کەسانێگە بنەم کتێبە ببینن بە گرنگیەوە سێریکەن وڵای بە بڕای من هەموو کەسێک پێویستە بخوێنێت بە دەرەجەی یەک لە پلەی یەکەمە ئەوانەی کەوا بەرپرسیارەتیان هەیە لە وڵاتان لە ڕووی ئیداریەوە بۆ ئیلانی کەم تۆزە شەرم بیانگرێت ئەمە زۆر گرنگە خەڵکی تێرنەوەی نوێی خەڵکی خوێنەوار چینی ڕۆشنبیر ئەمە بخوێننەوە بۆ ئەوەی بزانن لە وڵاتاوە کووتمەنم پیاوە بەگشت گەندەڵیا چوێتەوە راپۆرتەکانی ئەم پیاوە دەرخەری ئەوەن کەوا ئەم وڵاتە خەرقی گەندەڵی بووە ینی لە مینەکە 2720 راپۆرتی جۆرا و جۆر لەسەر گەندەڵی فەرمانگەکانی حکومەت لەسەر بەرپرسانی حکومەت تا وەزیر ئەمە زۆر گرنگە ئێمە پێی ئاشنا ببین بزانین لە وڵاتات چی گوزەراوە و زۆر گرنگە ئێمە بزانین ئێمە کێ هەبووە بە گشت گەندەڵیا بچێتەوە و زۆر گرنگە هەمووان سەرمەشتێکمانە بێ ئێمە بزانین ئایا کەسێکە بوو بەڕاستی وەکوتم خوێندنەوەی کتێبەکە گرنگە بۆ ئەوەی لانی کەم لە 2006 تا 2011 ئێمە ئاشنا ببین بە ڕەوشی حکومەتداری لە کوردستانە ینی وێنەیەکمان پیشانەداکەوە چی گوزەراوە و ڕەنگە نەتوانین ئەم پیاوە و دیوانی چاودێری دارایی نەیانتوانی بێ ڕووماڵی هەموو گەندەڵی لە کوردستانە بکەن بەڵام نمونەیەکمان پێڵێن کەەوە ئەم وڵاتت چی گوزەراوە و گەندەڵیەکان چی بوون و چۆن بوون و زۆر گرنگە ئەمە بخوێنرێتەوە نەوەی نوێ بیخوێنێتەوە بۆ ئەوەی بزانێت بەرپرسە باڵەکانی ئەم هەرێمە چۆن ئیداری ئەم وڵاتەیان داوە چۆن ڕۆبەڕووی ئەو کەسانە بنەوە کە کەسی ئازان و ببێ بە نمونە بۆ خەڵکی دیکە یانە گوتم هێزەکانی دەرەوەی دەسەڵاتیش زۆر گرنگە بیخوێننەوە ینی ئەم پیاوە لە کاتێکا هەموو شتێکی بۆ ڕەخساوە هێندە ئازا بۆ پشتی کردوتە پارە پشتی کردوتە دەسەڵات وەکوتم سیارەی پێدراوە ڕەتی کردوێتەوە حیمایە هەموو ئەم امتیازاتانی ڕەت کردوێتەوە بەڕاستی هێزەکانی دەروی دەسەڵات لانی کەم حەقە تۆزێک بوونی ئەم ئینسانیان لێبێت چونکە ئەم ئینسانە گوتمان بەتەنها خۆی توانیوێتی شۆڕشێک بەرپا بکات دژی گەندەڵی بۆ خەڵکی تر بە 10 کەس و بە 100 کەس و بە 2-3 هێزی سیاسی کە لەسەر ئاستی باڵا لە ڕابردووە لەمانە لە حکومەتا بوون ینی حەقا ینی بڵێن ئەم پیاوە بۆ توانیوێتی بەتەنها خۆی ئەمە بکات بۆ ئێمە بۆ نەمان توانیوە بیکەین نمونەیەکی زۆر وازحیتە ماوەسا ئەحمەی حاجی ڕەشید یەکێکە لەو پەرلەمانتارە دیارانەی دژە گەندەڵیە لە هێزێکی ئۆپۆزیسیۆنە ینی زۆر بە جوانێ ئەڵێ کاک جەلالی عومەری ساماغا قوتابخانەی یان مەدرسەی دژە گەندەڵیەوەتە دەستپێکی دەواازەی سەرمەشقی ینی ئەم تۆ ئەم نمونە جوانت هەبێ بە یەک کەسەوە ینی ئاماژەت بە شتێکی زۆر جوانکە من بۆ بترسم بە حەوت پەرلەمانتار ئەو شاهێدەی کاک ئەحمەد ئێمە خۆمانممان کاک ئەحمەدە ناسین ینی پیاوێکی هەم دژە گەندەڵی و ئەم پیاوێکی ئازا و وەسفی ستایشی کەسێکیش ناگا بەڕاستی ئەگەر شایان نەبێت من زۆر دڵنیام لەوە ینی ئەم وەسفەی ئەو کردوێتی بەڕاستی کردوێتی و سەرباری هەموو ئەمانە ئەم کاک ئەحمەدی حاجی ڕەشید خۆی لە بواری دارایی و ئابووریە شارەزایەوە ئەم پیاوەش لەم بوارە کاری کردووە بۆیە ینی زۆر ئاشنا بووە بە کارەکانی ئەمە شایەتێکی گەورەیە بۆ ئەو
یعنی زۆر گرنگە ئێمە بزانین کەوا هیچ شتێک مەحاڵ نییە بەڵام ئینسان وەکو لە پێشەکی ئەو کتێبان وسراوە ئەگەر هەر بەرپرسێک بەهێزە تاو کاتی شت بۆ خۆی داواکە تاو کاتەی کەوا ئەوێت خۆی کەس و کارەکەی و لە چەند ڕێگەی نامەشروعەوە چونکە ئینسانێک بەڕاستی شتی بۆ خۆی داوا کرد لاوازە بێ هەر ئینسانێک بێباک بوو ئینسان کە بێباک بوو ناترسێ ئەتوانێت ڕوبڕووی گەندەڵی ببێتەوە و ئەتوانێت محاسبەی ئەوانە بکەوەی کە ئەمین زەکی بەک کاتی خۆی لە ساڵی سیەکانە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە لە پشتی کورد و شاری سلێمانی لە پاش ئەوەی کەوا واتەی 4 ساڵی پەرلەمانتارێکی تەواو کتێبێکی نووسیوە ئەوەی پاکە لە محاسبە بێباکە ئەوەی پەرێزی پاکە لە محاسبە بێباکە یعنی وەرن ئینسانێک ئەگەر پاک بوو ئەتوانێت دەست بخاتە سەر گەندەڵی ئەتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە ڕاپێکی دادگایان بکە بەڵام ئینسانێک ئەگەر خۆی لاواز بوو ئەگەر خۆی داوای شتی کردبوو بۆ خۆی ئەوە بەڕاستی ناتوانێت ئازایەتیە بنوێنێ کە ئەم پیاوە نواندوێتی و لەو کتێبەی شاتۆمار کراوە لەسەر ئەو قسەیە مامۆستا سالار کە بەرپرسە تا و کاتە بەهێزە کە داوای هیچ بۆ خۆی ناکە کێنە و کەسانی کە ناتوان وەکو جەلالی ساماغا بن یاخود کێنەوانی کە ناتوان کراسێک لەم پیاوەدا ببڕن والله يعني ئەگەر نەکەم ناومێدی لێ نەخوازێتەوە کەمڵێ هەمووی والله زۆر کەمن بە بڕوای من یعنی ئەبێت تۆ ئەم سیفەتانە تیاوێ ئەبێ بتوانیت ئەم کەسایەتیە بۆ خۆ دروستکەی کە ئەم پیاوەتیایە بۆ وەکو ئەم پیاوە لە سەردەمی شۆڕشی ئەیلولیشا لە ساڵی 1974 تا 75 کاتە شۆڕش هەرزیێنێ هەر لە ئیداریە و مالیەی شۆڕشا بووە هەر ئەو کاتە ئەم پیاوە ئیشی لەسەر ئەوە کردووە کە ڕێگە نەدا بەوانەی کەوا موچەی دوو موچەیانە بێ کۆمەڵی خەڵک لە ناو حکومەتەوە ڕۆشتون بۆ ناو شۆڕش وا خۆیان داوە لە قەڵەم خوا خۆیان ناونووس کردو کە لێرە موچەخۆر بوون ئەوانەی دۆزیوە تۆ نەی هێڵاوە موچەوەرگرن لەسەر حسابی خەڵکی تر لە پاش ڕاپەڕینەوە ئەم پیاوە ڕۆڵێکی گەورەی گێڕان لەوەی کە یەکێک بوو لە ئینسانە بەهێزەکان داوای ڕاگررتنی شەڕی ناوخۆی کرد لە یەکێتی و پارتی و تەنانەت ئەڵێ ئەوەی ئێوە کردوتانە دژنەکانی ژنەی کردووە و لە پاش ئەوەی کەوا بێتە بریکاری وەزیری دارایی لە کابینەکەی دکتۆر بەنەم ساڵحا ئەم پیاوە داوای لێ ئەکرێت چونکە ئەزان ئەتوانێت ڕۆڵی گەورە بگێڕێ چونکە شتی بۆ خۆی ناوێت هەر ئینسانێک کەوا ڕۆژ تەکلیفی کرد بەوەی کەوا پۆستێکی پێ بدرێت بەڕاستی ئەو کەسەی کەوا خستوێتی ئەو شوێنە ناتوانێت ڕوبەڕووی بێتەوە و قسەی بەگوێی نەکات بەڵام ئەگەر کەسێک خۆی پێگەی خۆی کەسایەتی خۆی وای لێ کردبوو ئەم پۆستە وەرگێت بەڕاستی ئەتوانێت گەندەڵی هەموو کەسێک ڕەت بکاتەوە و سنوور بۆ هەموو کەسێک دابنێ ئەم پیاوە وەکوتم جگەلەوەی لە ڕووی ئیداری و ئەم ڕۆڵانەی گێڕاوە لە حەڤەی شوباتا یەکێک بووە لەو کەسانەی کەوا دیسان چۆتە بەرەی خەڵکەوە دیسان دژی دەسەڵات وەستاوەتەوە دژی ئەو کوشت و کوشتاری کەوا دەسەڵات لە خەڵکی کردووە لە خۆپیشاندەرانی کردووە دژی خوێنڕشتن وەساوەتەوە ینی یەکێک بە لەو بەرپرسانەی توانم بڵم تەنها بەرپرس وە لە سەرای ئازادی ئەو کاتە لە حەڤەی شوباتە پێشوازی لێکرا ینی شەرەفی ئەوەی پێبەخشراکەوە ببێت بە ئەندامی فەخری ئەو ئەنجومەنەی کەوا ناڕزایەکانی خەڵک بەڕێوە بات یعنی ئەبێت وەکو جەلا ئەم پیاوە وابیت ئەو کاتە ئەتوانیت نمونەیەکی جوان پێشکەشکەی وە ئازایەتی ڕۆبەڕووی گەندەڵی بیتەوە لە کوردستانە ئەگەر بەم ڕێگانە ڕۆیلانی کەم بۆنی ئەم جۆرە کەسانت لێنەیە ئەوە بەڕاستی کارەساتە و ناتوانیت ڕۆڵی گەورە بگێڕیت بڵێ کاک سالار مححمود ڕۆژنامە زۆر سپاس بۆ دەرفەتێ بێمەد بەخشی دەستەکان خۆش بێ دەستی و هاوڕیانش خۆش بێکە و پەرتوکیان وسیەوە بە هیوای تەندروستێکی زۆر باش و هەروەها تەمەنێکی درێژیش بۆ زۆر جەلالی عومەری ساماغا و نمونەی زۆرتریش هەچەند ئومێدم زۆر کەمە بە سەراحەت بەداخەوە کەوا ئیشەڵا نمونەی زۆر بێ دووبارە سپاس بۆ کاک سالار مححمود کە لەم تەوەریە لەگەڵمان بوو عزیزان دەچینە لای ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی سيريني ما شاء الله عليه رشبة تيبي أولا تيبي أولا يو أملا جبسيني أحمالك مي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من دامي كي إنجا أزاني جول 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 أفبرا أفبرا وقت مي سيلي أزاني تحكي عليك كل حرب جيتيني جبسينيني كامي تشيليات نكراو توب ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازان سڵای خی گەورتان لەوێ دووبارە لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە قسەیەکەی لەسەر مۆندیالی قەتەر و جیاوازەکانی لەگەڵ مۆندیالی یاخود مۆندیالەکانی پێشوو بەگشتی بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد ئیبراهیم ڕۆژنامەنووسمان کردووە کاک محەممەد زۆر بەخێربێت سپاس بەخێر بێتەوە کاک محەممەد قەتەر پێشوو سپاسانەکە مەرەوە خێر بیتەوە سەر چاو باشمان و دیاری پیاونە هەردەم کاتەوە مۆندیالە چۆن بەڕێوەچێ ئێوە وەرزشی ڕاتان چێ لەسەر بەڕێوە چوونیە مۆندیال بەڵێ پێشەکی بە ناوی خوا ڕۆماڵی مۆندیالی ڕووماڵێکی جیاواز بوو بۆ ڕۆژنامەنووسێک یاخود بۆ ستاشێک کە دەرفەتی ئەوەی هەبوو کە بە شێوەیەکی زیاتر لە نزیکەوە یاریەکانی مۆندیال ببینێت چونکە لەسەر ئاستی فیفا کە یەکی تۆپی نێودەوڵەتی جیهانی کە کاری بەڕێوەبردننی یاری تۆپی پێ لەسەر تاسەری جیهانە گەورەترین و بەهێزترین و بە چێشترین پاڵاوانتی لای یارەکانی مۆندیالە کە 4 ساڵ جارێ ئەنجامێریە بۆیە ئامادەبوون لەم یاریانەیە یاخود ڕۆماڵکردنی ئەم مۆندیالە لە دەرەوەی مۆندیالەوانە گرنگە جا بگا بەوەی کە لە نزیکەوە ڕۆماڵ یارەکانی مۆندیالکەی بۆ هەچ کەسێک بۆ هەست تاشێک ئەگەر ڕۆژنامەنووسیش نەبی ئەمە ڕووداوێکی گەورەیە شانازیکی گەورەیە جا وەکو ڕۆژنامەنووسیەکەش بێگومان کارێکی زۆر ناوازە و پیرۆزە لەبەروی تۆ لەگەڵ ئەو ئیشەی خۆت کەیکەی کارلێک دەکا بۆی کە تۆ لەم پاڵەوانتێ گەورەیە ڕووماڵ دەکەی بۆیە جگە لەوەژەوەشی کە جوانتری کرد ئەم مۆندیالە میوانداریکردنی قەتەر بوو بۆ مۆندیالەکە کە شوهای ئەو مۆندیالە ڕازیبوونی ئەو خەڵقی کە لەوێ بوو لە یارەکانی مۆندیال توانم بڵێم ڕووداوگەلێکی مێژوویە کە جارێکی تر ئەم دەرفەتە نابێتوانێت لەوەی بەو ڕێژە زۆرە هاوڵاتیانی خۆمان بتوانن ئامادەی بینینی یارەکانی مۆندیال بن و ڕاگەاندنەکانی خۆشمان ئامادەی ڕووماڵی یارەکانی مۆندیال بن. کاک محەممەد وەکو یەکێک لە شرۆڤە کارە وەرزشیەکان و ڕۆژنامەنووسی وەرزشی بۆ ئێمە بوویت بە مەرجعی هەواڵ بۆمان باسکە ئەوە ئەزمونە باس لەوەکە زۆر گرنگە وەکو تیمی کەناڵی پێیان چوونە ئەوێ دەرفەتێکی باش بوو لە نزیکەوە توانیتان کۆمەڵێک
زۆر کەسایەتی ئەوە یاریزانی گەورەوەمانە ببین سەفەرەکەتان چۆن بوو قەتەر چۆن پێشوازی یەکرد لە میوانەکان لەوێ چیە گوزەرا ئێمە بەس ناو یاریگاکە بینین ئەزانین تۆپەکێت و ئەڕوا لە پشتەوەی ئەوە لەوێ بوون هەڵسەنگانێک بۆ میوانداری قەتەر بکەی بۆ مۆندیال لە نزیکۆبینینی کۆمەڵێک یاریزان و کۆمەڵێک ئەستێرە شتێکی زۆر گرنگ بوو کە تۆ ئەم یاریزانی کە باسییانەکە خودی یاریزانی کە بەرداوام مەیبینی هەر یەکەوە ڕەنگە مححبەتی بۆ یاریزانە هەبێ یاخود عاتفی بۆ یاریزانی هەبێ لە نزیکۆبینینی چێژێکی تایبەتێ پێبەخشێ لەبەرەوە من لەو بڕوایم ئەوەی کە یاریزانی دڵخوازی خۆی هەبووە لە مۆندیالە بینیوێتی جگە لە من لەبێ من تیپی دڵخوازی خۆم لە مۆندیالەکەیان نەبوو ئەوەی کەمە بەسی بۆ ئەوانیش بۆ سێرکردن نەوەڵا شانسەکەی منیش ئەوەی بینیم یەک هەندەری ئیتالیان بینی باشبات بوو بۆ هەندانی ئەرجەنتین جا یەک هەندەری لێ بوو هاتوو ئیتر وەکوتم ئەم دیوەی بۆم حاڵەتە گرنگ وەکو پێشوایە وەکو پێشوازی قەتەر لە میوانان وەکو میوانداریکردنی پاڵاوانتێکە وەکوی کە ئێمە باس لە پاڵاوانتێکی گەورەی گیانی وەکو مۆندیال بکەین قەتەر شتێکی کرد یعنی من ئەم شتە لەسەر شاشە کە دێڵێمەوانێ باوکم و دایکم ڕێگەم نان بێ لە ناوانێڵێ وریابە و وتەیە خەتەرە ئەگناوەکو ئەوەی کە قەتەر کردوێتی من قەنەعاتم وایە با بڵێن لە دوای سەردەمەکانی ئیسلامانە کاینی ئیسلامی تیا بڵاو کراوەتەوانێ هیچ کەسێک هیچ وڵاتێک هیچ هۆزێک یاخود هیچ تیرگەلێک نەیتوانیوە هێندەی قەتەر پەیامی خوڕەوشتی جوان و پەیامی دینی ئیسلام بە جیانە بگەینێ بۆ من بیرکردنەوەیەکم هەیە تۆپی پێ ئێستا لە جۆ بایدن و لە سەرۆشی ئیسرائیل و لە سەرۆشی بەریتانیا و لە هەمووی گرنگترە بۆ یاریەکە لە منداڵێکی بچووکەوە کە 4 ساڵە کە 5 ساڵە هەرەونە فامی کردوتانێ سریەکە تا کەسێکی بەتەمەن کە بە گۆچانێک دەڕوا گرنگی پێیە و بە تایبەتی حەدەسی مۆندیالی ڕووداوی مۆندیالی تۆ نەک ئەوەی دانیشی ئەنجامی یارەکان بەش و گرنگی بە ڕووداوەکانی ژەی دوای یارەکانیشە بەلاوە بەستە پێش یارەکە ئێستا بۆ نمونە ئێمە چەند بەرنامەی شیکاری بکەین چەند کەناڵە بەرنامەی شیکارێکە هەر یەکە و دانیشێ بینیری خۆتێ بۆ ئەمە ڕووداوێکی گرنگە ڕووداوێکە 4 ساڵ جارێکرێت لە منداڵەوە تا بچووک سریەکە قەتەر لە ڕێگەی ئەم تۆپی پێیەوە کردی بە وەسیلەیەک کە بە جوانترین شێوە پەیامەکەی بگەێنێ کە بە جوانترین شێوە ڕێزگرتنی خۆی بگەێنێ وەکو میوانداریکردنەکەش زۆر ڕووداوگەلی تیا بوو لەوێ کە خەڵک زۆر بە پێچوانە لە قەتەر تێگەیشت بوو خەڵک زۆر بە پێچوانە لە دینی ئیسلام تێگەیشت و خەڵک زۆر بە پێچوانە لە عەرەب تێگەیشت بوو تەنانەت ئەمە کۆمەڵیان دەری هۆڵندامان لەگەڵا بوو باسییان لەوە کردوتی ئێمە 300 هەندەراتوین وەکو سەرەتای مۆندیالی دوایی کە یارەکان تێپەڕیوە بۆ میوانداریکردنەکەی قەتەرامێنوتی ئاگادارمان کردوونەتەوە خەڵکی وڵاتی خۆمان کە بێنەوە حەقانی بلیتی خۆمان بێن لێرە وەریگرن قەتەرەوە نییە کە ئێمە بیرمان لێکرۆ تەنانەت بیر و باوەڕیان وا بوو کە ئەوان یاخود ئیسلام بە هیچ شێوەیە هەرگیز ڕێگە نادا بە ئافرەت هەر بێتە دەرەوانێ هەر هاتنە دەرەوەی ئافرەت یعنی ئافرەت لە ناو ماڵا تەوەق بیرێ بیرکردنەوەیان بۆ جۆرە بوو بۆ یعنی من پێ دەڵێم ئەو هۆزانەی ئەمریکای لاتین و هۆزانی باکووری ئەمریکا هیچیان لە دینی ئیسلام نازانین تەنانەت لە یەکتاپەرستیشەوە دوور بوون ئەوان جۆر بە جۆرێکن کە زۆر دوورن لە ئیسلامەتی و لەوەی کە خوداپەرستی بگشتی یعنی لە هەموو شتێکی دوورن شتەکان هەمویان بۆوان نامۆ بوو پس کە هات ناوێ کە شووەوای ئەوەیان بینی ڕێزگرتنی ئەوەیان بینی احترامی ئەوەیان بینی یعنی باوەڕ بکە شۆگات بوون هیچ شتێبێکە موکوڕی نابێ بەڵام باوەڕ بکە لە ڕووی ئامانجەکەی خۆی لە بۆی قەتەر لە میوانداریکردنی مۆندیالە باوەڕ بکە بەس گرێوی میوانداریکردنی مۆندیالی نەبردەوە زۆر ئامانجی پێکە کە سیمایەکی جوانی عەرەبی نیشاندا سیمایەکی جوانی ئیسلامی نیشاندا سیمایەکی جوانی بۆ وڵاتی قەتەر نیشاندا لە ڕووە وەرزشێکەوەی هیچ سیمایەکی نیشانە بەڵام لە ئامانجەکانی ترە هەموو ئامانجەکانی خۆی بە گەورەی پێکە
خەک محەممەد ئێمە لە سەرەتایی کردنەوەی مۆندیال و ئەو مەڕاستیمانەی کە ساز کرابوو کۆمەڵک شتمان بینی تازە بوون بەڕاستی مەسەلەن خوێندنەوەی ئاەتی قورانی پیرۆز لەناو مۆندیالە و هاتنە سەر ستێجی کۆمەڵی کەس کە ئێمە لەوانەیە زۆر گرنگیان پێنەی لەناو کۆمەلگاشە چجایەوەی لە مەڕاستیمێکی لەو شێوازەیە ئیسیفادەیان لێ بکەین ئەمانە کۆمەڵک شتم سەرنجی هەموو گیانی بەلای خۆیان ڕاکێشە ئەوەی کە ئێوە بینتان لە قەتەر و ئەو میکانیزمانانە کامە بوون کە قەتەر هەڵدەیە بەکاری بێنە بۆ گەیاندنی ئەو پەیامی کە خۆی مەبەستێتی. بەڵێ وەکو سەرەتا قەتەر من ناڵێم هەر یعنی ئامانجەکەی خۆی هەیە بەڵام کە ئامانجەکەی خۆ هەبوو تۆ گرنگە بتانی ئێستا لە ڕێی کەسێکی دیکەەوە لە ڕێی کەسێکی دیکەەوە کەسێک کە جیاوازی ئەفکاری خۆ بێت جیاوازی بیرکردنەوەی خۆ بێت زۆر مویمە تۆ پەیامەکانە بگەێنی بۆ نمونە بێژەرێکی ناودار کەسایەتێکی گەورە بینی لە مەراسیمە وجودیە بێ بۆ نمونە گۆرانی بێژێکی وەکو جۆن کوک کە هێشێکە لە گۆرانی بێژەکانی گروپی BTS کۆری کە هەوادارێکی زۆری لە جیانایە وا بکەی کە قایل بێ لەوەی بێ گۆرانی بۆ مۆندیالەکە بڵێ یعنی بۆ نمونە گۆرانی بێژێکی وەکو مریەم فارس کە گۆرانی بێژێکی نامۆیە بە دینی ئیسلام و نامۆیە بە مشتێ ئەبێ هەموو ئەمانە لە خۆ کۆکەی تاوانێ دکتۆر زاکیر نایکیش لەگەڵ یاهێنی ئەمانی دیکەژێنی ئەمانەی هەمووی لە خۆی کۆکردوانێ بۆ لەبەری من ناچارم کە سەرنجی ئەوانی دیکەش هەمویان بەلای خۆمان ڕاپێشمە بێ چوونی توێژەکان بەسەرکەمەوە ئەبێ هەموو لایەنەکانی دیکە بەسەرکەوانێ نابێنمە ئیمالکەمەمە دوورە لە دینی ئیسلامەمە کە هەمووی کۆبووانێ لێو کە هەمووی کۆبووانێ لێو ئەوە بوو لە ڕێی ئاەتە قورانەکەوانێت توانی پەیامەکەی خۆی بگەێنێ وەجگە لەوەش لە ڕێی کۆکردنەوەی ئەمانە هەمووی ئەنجە ئۆتۆماتیکی پاش دەستپێکی مۆندیال پەیامی ئیسلامەتەکەی باشتر گەیان لە چەندین شوێنی تایبەت بە گەیاندنی ئاینی ئیسلام کردبووانێت تەنانەت چوینە شوێنێک منتیقەیە کە پێوترا منتقەتە الحوڕە کە شوێنی کۆبوونەوەی هاندەران بوو بەشتێک لە هاندەران لەوێ کۆبوونەوەنێ لەوێ کاڵی هاندەران مەرجێ لەوەی کورد و عەرەب و نازام چی بن لەوێ حسابی هاندەری سیویە وڵاتکە لەو شوێنەیە کۆبێتەوە بەبێ جیازی لەوەی سیویە وڵاتی تیا جگە لە قەتەرەکان خەتەرەکانیش هەر بۆ ئینی خۆیان بۆ یاخود هەموو شانیانی دیعای ئیسلامەتی ناکەن قەتەرەکان بەڵکو خەڵکی وڵاتانی دیکەشن یانی هەموو بانخوازەکان زۆربەی زۆریان لەوێن کە ئەم پەیامانە بگەێنن لەناو ئەو شوێنەیە شوێنێکی تایبەتیان کردبووانێ بۆی کە پەیامی ئاینی ئیسلامت پێ بگەن یەکێک لەو شتانی کە سەرنجی منی ڕاکێشە سریدیەشیان دروست کرده بوو چاویلکیە بوو دەوکردە چاوت فیلمێکی تیا تۆمار کرابوو باوەڕ بکە بە شێوەیەکی سریدی لەسەر هاتنی دینی ئیسلام و بڵاوبوونەوەی پەیامەکەی و چۆن بڵاو بۆتەوە و چۆن پێشوازی لێکرا و چی ناڕەحەتی بینی و ئەم پەیامەکانی ئیسلام چین و چۆن ڕێز لە خەڵکەگرێ و چۆن ڕێز لە ئافرەتەگرێ هەموو بابەتەکانی تیا بوو و لە ئەخیری بەشەکەشە تەنانەت کردنە دوای دەرگای کەعبەشی تیا بوو کە ناو کەعبەشی تیا بوو و ڤیدیۆیەک بۆ وڵاتیان کامە ڤیدیۆ حەقیقی ناو کەعبە بوو نیشانیای کە بۆچ کە سێماڵی خۆی بینی بێزانێت کە دەرگای کەعبە بینی زۆر ئاواتە خوازی ناوەکەی ببینی بەڵامی تر نەبینم بەڵام ئەم دیمەنشی بۆ گوات بە کام شێوەیە بۆ کام وەسیلە ئەم بێوێ دینی ئیسلام بگەێنێ هەنگاوی بۆ ناوە لە هەموو شوێنێکە لە هەموو نزیک یاریگایەکە مزگەوتیشی بۆ کردوی بانگی تایە درێت لە هەموو خاتێکە شوێنی نوێشکردنی بۆ داناوی لەوەی کە تۆ بتانی لاچ کاتێکا بێ نوێژەکە بکەیت تەنانەت لە حاڵەتێکی شایمە لە ناو بازاری کارفور لە شوێنێکی ڕئیسی قەتەر کە تایبەت بوو بەکردنی بلیت و شتەکان تاوان شوێنەکانی بە جۆرێ بوو کە ئەچوویتە ناوانێ بۆ منتیقەیە شوێنی دەستشوشتن و توالێتکردن و ئەلامان کاتە شوێنی نوێژەکەش لەم ناوەداندا خەڵکی تیا هەبوو ئیتر بۆ نمونە یەکسەر تەرکیزی نەکرد ئینگلیزیەکەش بخوێنێتوانێ و عەرەبیەکەش بخوێنێتوانێ حاڵەتەکان ڕسمەکان تا حەدی لێک نزیک بوو جاری وا بۆ هاو بۆ شوێنی نوێژەکە سێرێکە کرداوە و خۆی ئیشی توالێتیە بوو ئەنجە چووە شوێنەکەی خۆی من ڕۆژێکیان کە لە کاتی نوێژا لەگەڵ کاک حسێنان لێوێ بووین ئیکوادۆری مەکسیکی و ئەرجەنتینی بوون هاتن لێیان تێکچوو لەبری بچنە ئەوێ هاتنێرە هاتنە شوێنی نوێژەکە بەڵام کە هاتنە شوێنی نوێژەکە باوەڕ بکە کە خەڵکیانە بینی نوێژەکان خەڵکی تاب نوێژیانەکرد
شتێکی زۆر نامۆ بوو بۆیان شتێکی زۆر تازە بوو بۆیان یعنی کابرا دیار بوو ئیشی توالێتیە بوو ینی پەلەی بوو ئیشەکەی بێت بەڵام ئاوا ینی باوەڕکە ئاوا بەو نەسەڕێک من ئاوا چۆن سێرە و کامێرەکەم ئاوا وەستا بە دیقەتەوە سەرنجڕاکێش بە بەلایەنە شتێکی سەرنجڕاکەوە وەستا تقریبان 15 بۆ 20 سانیەکە وەستا سیرێکی تێری کرد ئەنجە لێ یاڕۆی ئەم پامانەشی کە قەتەر بە هێدی بۆی ڕۆی هێدی بۆی ڕۆی بەرهەمەکەی چنیەوانێ لەبەرەوەی بەڕاستی ئەو موسڵمان بوونەی خەڵک کە ئەیبینی لە ناو مزگەوتەکانە تەسەوڕ نەکراوە یانی هەیە حاڵەتەکان زۆر بوون زۆر بوون حاڵەتەکان زۆر بوون تەنانەت دوو ئەرجەنتینیتیا بوون کە پێشتر باسیەوە نەکرا کە زۆر ڕقیان لە هاتن بۆ قەتەر بۆ زۆر دوور بوون لەوەی کە بێنە مۆندیالەوانێ بەڵام هەر لەبەر دڵسۆزیان بۆ ئەندانی ئەرژەنتین هاتوونێرە بەڵام ئەم ڕێکارانە ئەم مسلوبە جوانانیان ئەو نەبینیوە یعنی باوەڕ بکە پرسیارێکت دەبوو لە شوێنێکت دەپرسی شوێنێکی لێ گیر بووە بۆ نمونە لە هەموو شوێنێک ئێرە بڵێن بۆ لای خاتون دوو نەفەری بۆ داناوی پرسیارە هەبێ بۆ نمونە لێرە پرسیارێکی یەچتێ و توانی پرسیارێکی دیکە بکەیت دەولاتر پرسیارە قەتەر هاوڵاتی داناوی خۆی وەکو مۆزەفێک خۆی نا مۆزەفە هاوکاری ناوە لەبەری هیچ کەسێک لە هاتوچۆ و لە هینە ئاستەنگی نێتە بەردەم هەموو وەسایلی هاتوچۆ لەو فڕۆکەیە کە دادەبەزی کە سوار میترۆ دەبی دەڕۆی تەنانەت ئێمە بانقەس پاسی گەڕەکەەکانیشمان تاقی کردوانێ نەگەر میترۆ پاسی خۆی کە لەسەر ڕێ بۆ شتەکانەچی تەنانەت پاسی ناو گەڕێکیشمان تاقی کردوانێ بۆ گەشتیارەکان هەر بەبێ بەرامبەر بوو هەمووی بەبێ بەرامبەر تەرتیب کردووە تەنانەت لە شوێنی حەوانەوە شوێنە دوور بێ دوور نەبێ ئارەزوو ئەەکەی بیت بە میترۆ بڕۆی فەرمووەرە بە میترۆ بڕۆ وەسایلی بۆ دانایی بۆ گواستنەوە حەزت بە میترۆ نیە دەتەوێت ڕاستە و خۆ بچیتە ناو یاریگاکە هەر لە شوێنی حەوانەوەکەی خۆ پاسی بۆ داناوی فەرموو بەم پاسە بڕۆ بۆ نێو یاریگاکە ئامادە بە یعنی هیچ شتێک بیانوێک نەماوە هیچ بیانوویکی نێشت بۆوانێت تەنها یەک شت نەبێ بەردەم ساحەکان کە چوویتە ژوورەوانەیە کاتی دەرەوە لە بەردەم ساحەکان ناڕەحەتیشی زۆرە تووشە بوو ئەم ناڕەحەتیش چییە؟ ئەم پەستانە زۆرەی کە هەیە ئەگەر ئەم ناڕەحەتیە تووشی ئەم هاوڵاتیانە نەبێتەوە ئاندەرانە نەبێتوانێ کۆنتترۆل ناکرێت چونکە قەرەباڵغی دروستە بێ زەڵجە دروستە بێ ئەگەر تۆ بۆ نمونە بە یەک جار ئەلەم دەرگایەوە ئێمە بچینە دەرەوانێ لێ شاوێک زۆر قورسە بێ بەڵام ئەگەر بۆ نمونە ئاوا ڕێڕەو هەبێ بۆ ئێمە ئاوا بەم جۆرە بچینە ئەم دەرگایی کە دانرا بۆ چوونە دەرەوە ئەو کاتە ئەو قەرەباڵغێ دروست نابێ ئەمە تۆزێ ناڕەحەتیە کردی تۆزێ ماندوویە کردی بەڵام تۆ ڕووداویشی گرنگە کاکە ینی سیوە گوڵات لێوە کۆ بۆ تۆم هەمونەتەوە جیاوازە بۆ کۆ بۆتەوە ئەوەشی جیاواز بوو بۆ هاندەرانی ئەوێ ئێمە چەندین کەسمان لە دوانمان لێوەرگرتن لەوەی کە جیاوازەکە چی بوو یەکەم جارە سیویە گوڵات هاندەرانی سیویە گوڵات لە مەودایەکی بچووکە لە تەنها وڵاتێکە پێکەوە کۆ ببنەوە بۆ سیرکردنی یارەکانی مۆندیال و بەردەوام یەک ببیننەوانێ کۆنتترۆل یەکەن یاخود کارلێکیان لەگەڵێکا بێ بینینیان بۆ یەکە بێ ئەمە شتێکی زۆر جیاوازە لەبەی تۆوەرە دیقەت بە مۆندیال کە دەکرێت پێشتر لە رووسیا بۆ ئەگەر بچیتە بۆ یاریکی دیکە 20 ساعت دوور بوو یا لە وڵاتێکی جیاواز کۆریا و یابان کۆریا و یابان ئێستا بۆ نمونە 2026 لە سێ وڵاتی جیاکرێت لە کەنەدا و مەکسیک و ئەمریکاکرێ خۆی هەر ئەمریکا وەرە وەریگرا هەر مەکسیک بەتەنیا خۆی وەریگەر کەنەدا بەتەنیا یعنی ناتوانانی کۆنتترۆل ناکرێت ئەم تەنها وڵاتێک کە تقریبان ئەو پەڕیات و چۆی لە یاریگایەک بۆم سەری قەتەر بۆ سەری قەتەر یاریگاکە هەتا چوونە ناو ساعە ساعتێک و چارێکی ساعتێک و 20 دقەتەویست ینی بە هەموویەوانێ ئەم هەموو هاندەرە لە خۆ کۆکەیتەوە هەموو یاری ئەم هەموو هەڵبژاردەی لە خۆ کۆکەیتەوانێ میوانداری بکەی ئەمە بۆ خەڵک شتێکی زۆر نامۆ بوو و شتێکی زۆر جوان بوو زۆر باشە یاخوا بەخێر بێنەوە هیلاکی نەئەرم پرسیای زۆرکەم خوا جاجاریش هەزەکەم دڵێ پێوەیە تووڕەبی بەقەینە با لە ئاخیرە ماندووی خەڵ لەو ئاخیرە ئەرێ باسی کاک محەممەد ئەمە چییە ینی پیاو ناوێرە پێشببینی بکە ناوێرە خوێندنەوە بکە ئەمە لە مۆندیاڵی قەتەر چییە گوزێر ئەو هەموو مفاجئەیە چییە بەڕاستی وڵای مفاجئە نییە واقعی ئێستەی تۆپی پێ ئێستا ئێمە دەمێک خۆشمان باس کردووە
باویەوە نەماوە لە تۆپی پیا باسی هەڵبژاردەی گەورە بچووکەی و باویەوەش نەماوە خافڵبی لە یاری یاخود پشت ئەستوربی بەوەی کە گۆڵێکە کردووە یا دوو گۆڵە کردووە لە یاری ئیلاوی کە تیپێک بە شێوازێکی خۆڕابین ینی من دایم بەردەوام کێشەی ئەو هاوڕێیانەم هەیە کە گاڵتە بەلایانی بەرگریەکەن گاڵتە بە تیپیەکەن کە بۆ نمونە کە گۆڵە تۆمارەکە ڕە وڵا گۆڵێکی تۆمار کرد و چوە دواوەی گۆڵەکە پارێزگاری لە گۆڵەکە کرد و احتیفازی پێوە کرد پارێزگاریکردن لە گۆڵ زۆر قورسترە لەوەی تۆ بتەوی گۆڵ تۆمار بکەیت ینی ئەوە تا سێ تۆپی پێ یابان لەم مۆندیالەیە کاری ناوازەی ئەنجامدا دوو جار ئەڵمانیا و ئیسپانیا کە دوو گەورە زلێزی ئەوروپان گۆڵی لەسەر تۆمار کردوون بەڵام یابان گەڕانەوەی هەبوو گۆڵی لەسەر تۆمار کردەوە بەرازیل دوێنێ 113 خولەک لە 180 ئەمە چانسی سەرکەوتنی بەسەر کرواتیا هەبوو باشتر لە کرواتیا بوو پێرفێکتر لە کرواتیا بوو تەنها بە 5 خولەک غافڵ بوون گۆڵی لەسەر تۆمار کردەوە ماڵاوای کرد ئەرژەنتین دوو گۆڵی لەسەر هۆڵندا تۆمار کرد هۆڵندا لە ماوەی 12 خولەک 13 خولەک هاتوانی ئەنجامەکە بێنێتوانی تر بە کاتی زیادکراوەکە خۆی کاتی زیادکراو ناچێت و سەردیوی یاری توانی ئەنجامەکە بێنێتوانێت دوو گۆڵ یەکسام کاتارێ ئێستا تۆپی پێ تەواو گۆڕاوە تەرکیزی تەواوە هەڵبژاردەی گەورە بچووک نەماوە ئەبێ لە خولێکی یەک ئەو داوەرکەفیکەی لێیە تەرکیزی کامڵ بکەی یاریزانی کامڵە پێبێت تا ئەو کاتەی داوەر فیکەی کۆتایی یاری لێیە بەس ئەوەی کەمای شۆک بوو بۆ من ئەوە بوو ماڵاوایکردنی بەرازیل لە مۆندیالەکەی بۆ من شۆک بوو یعنی من نە بە ماڵاوایکردنی ئەڵمانیا شۆک بووم نە بە سەرنەکەوتنی ئیتالیا شۆک بوومە مۆندیال نە بە ماڵاوایکردنی ئیسپانیا لەسەر دەستی مەغریب شۆک بووم یعنی بەجددی ئەمانەی چی بۆ من مای شۆک نەبوو بەڵام دەرکردنی بەرازیل لەسەر دەستی کرواتیا و بەو ئاستە ناوازەی کە پێشکەشی کرد و بەرازیل لە یاریەکانی ڕابردووە من خۆم قەت باوەڕم بۆ وەزعەتەنەوە یعنی ئێستش ناتوانم بێنمە پێشتاوی خۆم کە بەرازیل دەرکرابێ لە مۆندیالە لەبەرەوەی باوەڕ بکە هێندە ئاستێکی ناوازەی هەبوو یعنی تەسەوڕ نەکراو بوو بۆ بەرازیل وەجگە لەوەش ئەوەی کە ئەم شەو دیسانەوە سەرنجی منی ڕاکێشە کاتێ تۆ تیپ گۆڵی لەسەر تۆمارەکرێتەوە دایمورەی دەڕوخێ بەس بەجددی ئەم شەو شۆشی حەماسەتی یاریزانەکانی ئەرجەنتینیش بوو سەرڕایەوەی دوو گۆڵیان لە ماوەیەکی زۆر کورتە لەسەر تۆمار کرایوانێ سەرکەوتنەکەیان لێ دزرا لەو کۆتایانەیە بەڵام لە کاتی زیادکراوە لە هۆڵندا زیاتر هیوایان بەبرنەوە هەبوو ئەم خۆڵنەدانە ئەم وورە بەرزیە زۆر بەتێڵێکی یەکەم زۆر من دام نابوو جاواتی هۆڵندا زۆر تووڕەتریانی بە ورەیەکە و ئەمە بەڵام ڕاستە تۆپی پێ ینی تۆپی پێ وای دەخواست یاخود یاساکانی تۆپی پێ لە ڕابردوو بەو جۆرە بوو کاتێ تیپێک ئەنجام دێنێتەوانێ ئەو 15 خولەکەی ئەنجامێت چونکە گۆڕانەکانی سکالۆنی زیاتر لایانی بەرگری بوو گۆڕانکاریەکانی هۆڵندا لایانی هێرشبەری بوو تۆ لەو کاتەشا تۆ پێشبینی چێکی پێشبینیەوەکەی هۆڵندا هێرشبەری بێ ئەرژەنتین لایەنە بەرگریەکەی تاتبیق کاتەوانێ بەڵام ئەو سی خولەکەی ئەرژەنتین ئەنجامیە ئەو حەماسەت و ڕۆحەتی ئەنجامیە ئەوەش هێندەی دەرکردنی بەرازیل بۆ من مای شۆک بوو لەبەرەوەی بەجددی بەدەر بوو لە یاساکانی تۆپی پێوەی ئەرجەنتین کردی لەو سی خولەکەیە چونکە بە هەموو پێوەرەکانە بۆیە ئەرجەنتین لایانی دەرونی بڕوخێ و هۆڵندا مسەیترتر بێت لە ئەرجەنتین و هۆڵندا بێت بە یاری ئەنجامەکە یەکلا بکاتەوانێ کەچی ڕێک پێچەوانەکەی لەو سی خولەکەیان ڕوویە زۆر ڕاستە هەستی خۆش بەکار حەمەدوو کۆتا پرسیار وەبزانانی کەم ئەزمونە کەناڵی ئاسمانی پێیان ستافی میدیایی خۆی بنێرێ بۆ وڵاتی کە مۆندیالیتیان جامدرێ بێگومان کۆمەڵێک بربەست و ناڕەحەتی هاتووەتە بەردەمتان چی هەبوو کە حەستانەکە لەوێ پێشکەشیکەن و نەتانتوانیەوە پێشکەشیکەن وەڵا شتگەلێ زۆر بوو بێگومان ڕووماڵکردن تا ڕووماڵکردن ڕۆڵیە ڕووماڵکردن هەیە کە گەر تۆ ئامادەیەکی باشتیا بێتوانی ئامادەی کۆنگرە ڕۆژنامەنووسەکان بێتوانی ئامادەی ڕاهێنانی تیپەکان بی بەڵام ئێمە نەمانتوانیەوە بکەین لەبەرەوەیەوەش ئامادەکاریی زۆرتریەوێ و تێچوویکی زۆر زیاتریەوێت تەنانەت من بەشێک لاوڕیان باسییان لەوە کرد باسی و تێچووەم کرد کە من خۆم لە ماوەی 20 ڕۆژە لەوێ لەسرم وەستاوە بە بینینی چەند یاریەکی شەوانێ یعنی تەسەوڕیان ناکرد بۆ ئێمە قوربانیمان بە خۆمانە ئێمە لە دوورترین شوێنی قەتەر شوێنی حاوانەمان گرت لەبەرەوەی تۆ شتێ بکەی کە
بەپی بەڕێکەی خۆ پێڕاپێشی یعنی لە هەموو شتەکانە لە ئامادەبوونی یارەکانە لە هەموو شتەکانە بەپی بەڕێکەی خۆمان پێمە ئامان جێمە چی بوو ئامان جێمە ڕۆماڵکردنێکی جیاواز بوو ئامان جێمە گەیاندنی ئەو دیوە شارانەوە نەبوو کە لە قەتەرا پەیڕەو دەکرێت لە قەتەرا هەوڵی بۆ دەدرێت وەجگە لەوەش هەر خۆی لە خۆیدا ڕۆشنە وڵاتی قەتەر و بینینی هاندرانی سیویەک وڵاتی جیاواز بە قەتەرەکانی شۆکە سیودی بوو کە بۆ ئێمەژە ناوازە بوو قەتەرەکان بینین لە نزیکەوە بۆ قەتەرەکان شتێکی تاریخی و شتێکی مێژوویە کە دەتوانم بڵێم شانازیەکی بەتایبەت بۆ من کە پێشتر من ئامادەی یاریەکانی چامپیۆنزیگیش بووم ئامادەی یاری یۆرۆلیگیش بووم لەبەرەوە مۆندیالەکەش بۆ من کردیە شتێکی تایبەت کرد. یاخوالەشتان ساغ بێ زۆر ماندوو بوون بەو ئیمکانیاتە کەمەی ینی بەداخەوە ینی خۆزگە هەبوایە بە زیارەی تر کەناڵ ئاسمانی پێامیش تا سنوورێک تا دەسەڵاتێک توانێت هاوکار بێ بەڵام زۆر زیاتر لەوەتان کرد بەراورد بەو بەڕاستی کاک محەممەد ئەمە نەبێ خۆتان لە ڕوون بۆ میدیاکارانەی تر کە ڕەنگە سەپۆرتی زۆر باشتر بکرێن و بەڵام جێگە دەستیشان ئەوەندە دیار نەبوو کۆتا پرسیارتوانین وەڵامی نەیتەوە بە ئەو بەنا ئەرجەنتین و هۆڵندا کامیانە بێتە پاڵەوان ئەرجەنتین و هۆڵندا؟ نه عفوان ئەرجەنتین و فەڕەنسا بورە ئەرجەنتین و فەڕەنسا بەخوای گەورە کاکشوانە یعنی با پێ بڵم تۆپی پێ لە پێشبینیان نەماوە لە تەوەقوعان نەماوە ئەمە لێ دێنەوە دووبارە بەشکم بیگرێ بیڵێ نا پەیوەندی بەگرتنەوە نییە من سەراحەت پێتەڵێم من دوێنێ شەو چاوەڕی سەرکەوتنی بەرازیل بووم چاوەڕی سەرکەوتنی هۆڵندا بووم ڕکردێکی پێچوانە بوو کە جێمی یەکەم یاریەکەم بینی بەجددی هۆڵندا لە یاریان نەبوو یعنی ئەمە تەسەوڕ نەکراوە تۆ تەسەوری ناکەی کە ئەرجەنتین دوو گۆڵی کرد پاڵەیی تەوانی تەواو یاری لێ بۆتانێ بەڵام ئەرجەنتین دوو گۆڵی لەسەر تۆمارەکرێتەوە تۆپی پێی ئێستا پێشبینی بکەی ئەگەر بیشی گرێ بەخوا مای شانازی نییە ئەگەر نەشیگرێ مای ینی احراجبوون نییە بۆ لەبەرەوەی لەگەڵ فیکەی داوەرا دەست پێکا لەگەڵ فیکەی داوەرا کۆتاییە جاران یاریەکرا بەو جۆرە ئێستا هەموو تیپەکانیان بەرز بۆ تۆ نزیک تۆپی پێ زۆر گۆڕاوە لە ئاسی پێشبینیانە و لەنا ئەوانەشی کە باسیەکەی بڕواناگەم تیای هەبێ بە کەناڵەکانی دیکەشەوە بەقی من پێشبینیەکانی ڕاست بوو بێ بەڵام ئێستەی تۆپی پێ باوەڕ کە بە تایبەتی مۆندیالە شتێکی زۆر جیاواز دەست خۆش بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەممەد ئیبراهیم شرۆڤەکاری وەرزچی ڕۆژنامەنووسی وەرسی وەروەها نێردەی تیمی ئاسمانی پەیام بۆ مۆندیالی قەتەر لەوێەوە لەگەڵ هاوڕێیانی ماندووبوون لە شان ساغ بێ سپاس بۆم دەرفەتە محەممەد گیان بێ ئەمەدبەخشی لەش ساغ بێ سپاسەکەین دووبارە بڵێ خاتوسەنا پێم وا بێ کاتیشمان نەما کاتێمەتەوە بە مامۆستا شوێن هەڵبەتەوە بڵین هەتا ئێستش کەناڵی ئاسمانی پەیام لە قەتەر ستافی هەیە و ڕماڵەکان بەردەوام لە کاتی یاریەکانە ئێمە مندازەیە کۆتایی بەرنامە ئەمڕۆمان بوو هیوای لەشی ساغ و ڕۆژێکی پرخێر و بەرەکەتان بۆ خوازی نەرساغ و سەلامت بن و هەتا سبەینێ بەخوای گەورەتان خواتان لەگەڵ